سلێمانی لیمۆی ترشی قسەی خۆشە لە دوورەوە ئاو ئەزێنێتە ناودەمی هەرچی شاری کوردستانە. بینەرانی بەڕێز، ئەم کاتتان باش و بە ناوی بەرنامەکەمانەوە بەرنامەی وێنەکانی دوێنێ پیرۆزبایی ڕۆژی شار، ڕۆژی گەڕانەوە بۆ ناو یاد و یادەوەریەکانی سلێمانیتان لێ دەکەین. بە هیواین لەم بەرنامە تایبەتە کەمێک بگەڕێنەوە بۆ ناو قوڵایی ڕۆژە سادە و ئاسوودەکانی پێشوو و هیوام وایە لە ڕێی ئەو وێنانەوە کە هەر یەکێک لە میوانە بەڕێزانە لەگەڵ خۆیان ناهێناویانە دەلاقەیەک بەڕووی ئەو سەردەمانە بکەینەوە کە شارە حیاتەکەی سلێمانی شانازیان پێواکە. لای خەڵکی کوردستان سلێمانی ناوازەیە، لای سلێمانەکان سلێمانی حیاتە، ڕۆحەکەیە. سلێمانی هەرچەندە مێژوویەکی کۆنی نییە، بەڵام پڕە لە هەڵچوون و داچوون، پڕە لە جوانی و بەرخودان و خەبات، تژیە لە هەڵمەت و قوربانی. زۆرن ئەوانەی کە لە مێژووی شاری سلێمانیە بوونەتە پێشڕەوی ئەدەب و هونەر و وەستای دەزڕنگین و بوونەتە بەیاغەڵگری کوردایەتی و مەردایەتی. مێژوو سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە سلێمانی گەوهەرێکی خوداییە. دیمەنەکانی سروشتی ئەم شارە یارمەتی دەرە بۆ ئەوەی زوو لە دڵا شیرین بێ. خاکەکەی وا هەڵکەوتووە کە لە هەر کوێیەکەوە لێی بڕوانی دڵ و دەرونی ئینسان بۆ لای خۆی کەمەندکێش بکە. خەڵکەکەی لە دێر زەمانەوە مژدەی سوارچاکی و منەوەری و شارستانی بە گوێی خەڵکی کوردستانە هەڵداوە. سلێمانی وەکو چۆن پایتەختی منیشینی بەبە بووە، ئاوا ئێستا پێتەختی ڕۆشنبیریە. خەڵکەکەی کراون، ڕۆشنبیرن، قسەخۆش و دەنگخۆش و دەم بە پێکەنینن، کاسبکار و دەستڕەنگینن. شۆڕەژنانی ئەم شارە بێسەڵکردنەوە سەوڵی مەردایەتی و ئازایەتی و چاونەترسی لێن. سلێمانی ئەگەر شاری پیاماقوڵان بێ، ئاواش شاری ژنە خانومانەکانە. ئەم شارە جێگەی غەریب و لانەوازە. ئەوەی لەم شارە بۆ سەرخەوێک لای یابێ ماوەتەوە و بۆتە یەکێک لە ئەهلی سلێمانی. سلێمانی شاری موسڵمان و دیان و جوولەکەکانە. سلێمانی ڕۆحە ڕۆح. ئازیزانم، لەم بەرنامەیە ئەمانەوێ بەهۆی ئەم میوانانەوە وەکو شەوچەرەی ئەم یادی سلێمانیە لە ڕێی وێنەوە ببینە میوانی ماڵەکانتان و کەمێک بتان خەینەوە سەرڕێچکەی جوانیەکانی شار، پێکەوە گوزەرێ بەناو باخ و گوڵ و شەقام و کۆڵانەکانیا بکەین. بۆیە بە ناوی بەرنامەکەمانەوە بەرنامەی وێنەکانی دوێنێ بە خێراتنێکی گەرمی هەموو ئەم بەڕێزانەکەین کە ئەم شەو بوونەتە میوانی بەرنامەکەمان. ئازیزانم زۆر بەخێر بێن. گوڵبژێرێکن ئێوە لە خەڵکی شار. هەر یەکەتان لە تەواوی ژیانتانە ماندوو بوون و بوونەتە کەسی دیاری ئەم شارە. هەڵبەتە ئێوە پێشتر کوتابی بوون لە مەکتەبەکانە، وردی لە بوون، مامۆسای لە ئێوە بەتەمەنتر و گەورەتر دەرسی پێوت. ئێستا ئێوە بوونەتە پیاماقوڵ و شۆڕەژنانی سلێمانی. جا من پێم خۆشە یەکەیەکە خۆتان بە بینەرانی بەڕێزی ئەم بەرنامەیە بناسیێنین، سەرەتا لە کاک ڕەجەب بۆ دەست بێت. من ڕەجەبی مەلا ڕەفیق، خەڵکی سەرشەقام لە دایکبووی سەرشەقام والیدی 1952. کاک ئەحمەد. سپاس بۆ بەرنامە بەڕێزەکەتان. من ئەحمەد حسێن ئەحمەد لە دایکبووی ساڵی 1947 سەرشەقام لە سلێمانی. زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. سرۆ عەباس، هونەرمەند، خەڵقی سلێمانی، سابوونکەرانی. بەخێر بیاخوا. لەگەڵ کفتا لە چیای؟ وەڵا باشە. زۆر باشە. بەڵێ. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. من ناوم ئەحمەدی سۆفی کەریمی سەراجە، یەکی حوتی 1936 لە سابوونکەران لە دایک بووم. بەخێر بێ سەرچاوم. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. من ناوم پاکیزە محەمە، ساڵی 1942 لە دایک بووم لە سلەیمانی لە گەڕەکی گۆیژە. بەخێر بێ سەرچاو. من ناوم عوسمانی حاساحی سەراجە، ساڵی 1942 لە گەڕەکی کالێسکان لە دایک بووم. سەرچاو. من ناوم ئامینە محەممەد ئەحمەدە، لە پژدەر لە دایک بووم، بەس 25 ساڵە لە شاری سلەیمانی. بەخێر بێ سەرچاو. وەک نوکتەیەک حەمامی مفتی نوکتەیەکە لە شاری سلەیمانی. بەڵێ بەخێر. هیوادارم هەمیشە هەر پێشکەوتوو بژی جانەکەم. زۆر سپاس. بەخێر.
زۆر سوپاس بۆ بەرنامەکە من ناوم پەروین فەرەج حسێنە خەڵکی مەڵکەنی موالیدی 54 زۆر بەخێر بێ پەروین خان کاک سەلاح جەنابێت دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم و سپاس بۆ ئەو شتە جوانی کە ئەوە ڕێتاکسۆ بۆ خەڵکی شار من ناوم سەڵام مەجید ڕەسوڵە لە کانیاسکان بووم لە دایرە ساڵی 1950 لە سەرچاوەی کانیاسکان سپاس بۆ کورسات بۆ ئەم دەرفەتە جوانە بۆ ساڵیادی سلێمانی کە لێوان لێەوە لە جوانی لە ستاتیکا من عەبدولی حاجی حەمەباقی ئەمینی وەیسەم لە گەڕێکی دەرگەزیێنە جوانەکەی شاری سلێمانی ساڵی 1950 هاتوومەتە دنیاوە بەخێر بێ من بڵێم چی کاکە کۆمۆم ناسن بە زێڵێمەوە ناوم عەلی قادر عەلی گورونە خەڵکی سلێمانیم لە ساڵی 1944 یەکی حوتەکەی ناڵم چکۆ تەسپیتە هاتوومەتە دنیاوە لە کۆڵانی حەمامی مفتی جادەی سابوونکەران گەڕێکی گۆشت بەخێر بێ سەر چاوم ناوم شیلان فەهمی ئەمینە لە گەڕێکی تویمەلیگ لە دایک بووم خەڵکی شاری سلێمانیم لەگە باوکم و دایکما هاتووم والدیشم نەوتووە وێنەکانی دوێنێ شمولی تۆ ناکە چونکە تۆ وێنەکانی ئەمڕۆی سەر چاوان زۆر بەخێر بێ کاگاسۆ زۆر سوپاس بۆ ئەم بەرنامەجە ڕەنگینە و سوپاسی کۆرسات مامۆستا فەهمی ئەمین عەزیز لە دایکبووی ساڵی 1940 لە گەڕێکی سابوونکەران بەخێر بێ سەر چاوم زۆر سپاس کاگاسۆ منیش مامۆستا عەتای مستەفا قەزاس لە سلێمانی لە گەڕێکی حاجیحان لە دایک بووم و ماوەیەکی زۆریشە لە دەرەوەی وڵاتم هیوادارم توانین ئەم بەرنامە جوانە بە ڕێکوپێکی ئەم شەو بەڕێوە بەرێت مامۆستا من بە خێراتنەوە دەکەم بۆ کوردستان زۆر سپاس بە خێراتنیش دەکەم بۆ بەرنامەکە زۆر بەخێر بێ کاکە ئاسۆ سڵاو لە پایتەختی ڕۆشنبیری شاری سلێمانی من ناوم ئاسۆ محەممەد ڕەشیدە کوڕی حەمەی مزگەرم لە ساڵی 1969 لە شەقامی گۆران لە دایک بووم لە جادەی ئۆرزیباک زۆر بەخێر بێ هیوام سەرکەوتنتانە زۆر بەخێر بێن ئەنجای سەیمامانەوێ ئەم شەو بڕازێنینەوە بە یادەوەری لە ڕێی وێنەکانمانەوە یەکەم وێنە با بڵێن هەموو ئەو وێنانی کە جەنابتان هێناوتانەوە هەرێکە ماخسۆتە زەرفێکەوە نازانم سەرێکیەیە بۆ ئەوەی کە کەس مەخدور نەبێ بە تەساسول دام نەناوە سەرەتا مامۆسا ئەحمەد حسێن مامۆسا هەر لە شوێنی خۆتەوە تەمان زۆر بە خێراتنت دەکەم و جەناب سەرنووسەری گۆڤارێکی گرنگی لە سلێمانی گۆڤارەکە ناوی سلێمانیە و شارەوانی سلێمانی دەریەکە نەخی نەک شارەوانی ئێستا بەدەست شارەوانی و نییە سەر حکومەت دەریەکات بەڵێ ینی سەرسە شارەوانی نەماوە بەڵێ بەڵێ ئەنجا ئێمە ئەمانەوێ یەکەیەکە ئەو وێنانی کە جەنابەت هێناوتە بۆ ئەوەی کەوا لە ڕێگەی ئەو وێنانەوە ئێمە بمانەوێ وێنەی شار بژێڕینەوە ئەوەی کە هەیە یەکەم وێنە ئەم وێنەیە ئەم وێنەیە ساگەر یارمەتیمان بن برادەرەکانمان یارمەتیمان بن بەڵێ بەڵێ بۆی لێرەش بیبینین لە کادیری ئێرەش بیبینین بەڵێ ئەم وێنەیە وێنەیەکی ناوازەیە بەڵێ ئەم وێنەیە لە قوتابخانەی باڵخێ گیراوە ساڵی 1975 ئەو کاتە تەمەنەوەی ناوەڕاستیان منم بەڵێ ئەو کەواتە یەکەم مامۆستا لە ناوەڕاستە جەنابتی بەڵێ بەڵێ جا من دەمەوێت پێشەوە وێنەیە شتێ بڵێم وەکو بۆ هاندانی بەرنمەکەی جەنابەت شتێکم نووسی بوو لە گۆڤاری سلێمانیە بەڵێ ئێمەش بەنای بەرنمەکەەوە زۆر سپاس دەکەین سپاسیەوە کەم بێگومان سلێمانی چی بۆ بنووسی چی بۆ بوترێ هەر کەمە چونکە شارێکە خۆی لە گەشە سندنا و گەشەکردنایە ڕۆڵەیەکی ئەم شارە مێژونووسێکی گەورەی شاری سلێمانی مامۆستا محەممەد ئەمین زەچیبەک لە پشتی وێنەیەکی خۆیە کە نردوی بۆ شێخ نەجمەدینی شێخ زەینەدینی هین بۆ شێخ زەینەدینی نەخشبەندی ئەم سوارینەی نووسیوە کە بۆ یەکەم جار من لە گۆڤاری ڕەنجیندا بڵاوم کردبووە دەفەرمیێ فۆتۆگراف خزمەتی زۆرە منم ئەم وێنە بێدەنگە وەلەو نەخشێکی بێ ڕۆحە من زیاتر بژی ڕەنگە بە یادی سیدق و ئیخلاسم بمێنێ با لە خزمەتە وەفای بۆ کەس نییە دنیا بەسەر ئەچێ ئەم ئاهەنگە بێگومان ئەمە تایبەت بە وێنە وتراوە سلێمانیش ڕۆڵێکی تایبەتی هەبوو لە وێنە ئەجا ئەمە وێنەیەکی جەنابتە
بە گەنجی ئەوە یەکەم ساڵی 1962 لای حەبیب گرتم لە جادەی کاوە بە 6 پەنجایی هەژ وێنەی لەوەدا پێمان یەکەم وێنەی کارەبایان پێوە ئەو کاتە ستارخانی لەبەرایە بەڵێ ستارخانی وێنەی ترمان زۆرە بەڵام ئەوەی کە گرنگە لێرە پیشانی بین ئەمە ئەم کاراکتەرە چیە لەگەڵتا وە خۆم و هاوسەرەکەمە بەهێ ساڵح سعید ئێمە لێرەوە سڵاوی بۆ نێرین سپاس دەکەم و لە ناسرێ بووین ئەو کاتە لەکوێ بوون لە ناسرێ نافیکرا بووین بەڵێ بەڵێ چیتانەکە ئەو کاتە مامۆستا لێرە من مامۆستا بووم لە 77 تاکو و هەشتا نەفیکراین بۆ شاری ناسریە نەفی بوون بەڵێ ئیتر ئەلێرەیە با بڵێن لەوە ئەچێ خوا مناڵی پێدابن بەڵێ ئەوە لە لای ستۆدیو زیاد گرتومانە ساڵی 1975 لە سلێمانیەوە کوڕێکمان یەکەم کوڕمان مناوی پشکۆیە کاکە پشکۆ ئێمە ڕێزمان هەیە بۆی ئەم وێنێش وێنەیەکی تری جوانە لەوە ئەچێ کاکە پشکۆ بێ جەنابتی لەگەڵ ئەم بەڕێزە کێ نەخێرەوە خۆمم ئەوە دوو برازامە ئەوشیان دایکمە تەمان لە ژیانە نەماوە نەخێرەوە لە سەرەتای هەشتا گیرەوە ئەو وێنەیە نەماوە بڵێ ئەم ڕاست و چەپەی کە بەسەر جلەکانیا بەستووە ئەو ڕاست و چەپە چییە؟ ئەوە دەسماڵە دەسماڵە بەڵێ ئەو کاتە هەروە بوو ئەوەی سەری سرکەیە چی پێڵێن سەرخان یارمەتی بەچیەوەمانەیە سەر و پێش و سرکەی سەر و سەر بەست بەڵێ درود بۆ ژانی پاچی ئەو جۆرە کراسی کە لەبەری کە دۆ هیچ ناوێکی تایبەتی هەیە یان هەر ناوێکی ئاساییە وەڵڵاهی نازانم ناوی قماشەچیە ئێواڵەن چی ژنانی ناویکی ئاتیادی بووە بەڵێ بەڵێ هەندێک کاراکتەرێک کاک ئەحمەد جەنابتان وێنەتان لەگەڵ گرتووە لەوانە ئەم وێنانەمە ئەن ئەگەر بۆ ساخ بکەیتەوە بێ زەحمەت ئەم وێنەیە بەڵێ ئەمە لێرە تۆزێک ڕسمە وێنە ڕەشوسپیەکان زیاتر بەڵێ ئەوە ئەمەیان جەنابتی بەڵێ ئەوە بێگومان لە هەشتاکانە بوو ئەوەی ئەو پەرتەبەن لە لای ڕاستەوە خۆم ئەنجام مامۆستا محەممەد ساڵدیلانە بەڵێ خوا لێ خۆشببوو غەریب مستەفا زێوەر ئەوەی دواشەوە مامۆستا عەبدولخالق سابیرە بەڵێ مامۆستا حەمەد ساڵحدیلان بەڕاستی مێژووکی دیاری هەیە هەمومان تەباین لەسەر ئەوەی کە یەکێک لە جوانیەکانی شار بەر مامۆستا حەمەد ساڵحدیلانەکەوێ ڕەحمەتی کا غەریب خاوەنی کتێبخانی بێکەس و ئەوەش مامۆستا عەبدولخالق سابرە بەڕاستی ئەویش جێدەستی دیارە لە بابڵین زیندووکردنەوەی ئەو کەڵچەرەی کە لە سلێمانیایە و بەڵێ شەر کامێرەیەکی پێ بوو کاتێمە هاوڕێ بووین لەگەڵ گەورە پیاوان و شاعیر و نووسان ڕسمانێک بەڵێ دانیشتوی زۆر بە کوڵ لە بەردەمی کاراکتەرێکی بەتەمەن بە بیجام و ڕۆ بۆ لەبەر دەرگا ئەو کاراکتەری چیە مامۆستا؟ ئەوە مامۆستا ئەحمەد شکریە بەڵێ ئەویشیان ئەحمەد سەلامە ئەمی ئەم لاشان کە من بەجلی کوری و دانیشتم ئەحمەد شکری قسەی خۆشمان بۆکە تقریبا دە ڕۆژ دوای ئەوە ئەمری خوای کرد نازناوی دکتۆر شوی هەبوو دکتۆر شوێ بڵێ شاعرێکی میلی بوو شاعرێکی میلیە وەختی خۆشی پێم وابێ لە قەلەندەرخانەکە ئیشی کردووە لە لای مامۆستا پیرەمێ بەڵێ ئەو خانوشی کە عەبدولکەریم قاسم یابووی پێی تەبان بەرامبەر باخی دایکە بەڵێ ئەزانم ماڵەکەیان بیرماوە بەڵێ بەڕەحمەت بن ئەمە شوێنەیەکی تری ئەو سەردەمەیە ئەمە لای کتێبەکانی مەحموود خاشی وەستا بووین ئەویان ناوی کاک فاروقە ئەویشان ئەمەی ناوەڕاست خۆم کە دانیشم دیوانی مصباح دیوانم بەدەستەوەیە ئەویشان کاک فازی لە ئەویشان برادری چکەی هاواریە ناوەکەیم لەبیر نییە کەواتە هەر لە سەردەمانێکی زۆر جەنابی سەرسەکتێکی زۆرتە بۆ لەگەڵ خوێندنەوە و وەکو ئەرشی فێستێکیش بەڵێ اینجا وێنەیەک لە ناو وێنەکانە زۆر سەرنجی ڕاکێشەم ئەم وێنەیە چییە؟ ئەم وێنەیە ئەوەی ناوەڕاست کە خراوەتە ناو چوارچێوەکەوە ئەوە مەلا مستەفای کوڕەداویەیە برازاکەی بۆی ناردم ئەو لە گۆڤاری سلێمانیشە بڵاومەکرە ئەو کاتە لە قوبرس بووە ئیمام تابور بووە یعنی یەکێک بوو لە بەتەمەنترین کەسانی گوندی کوڕەداوی و هەروەها زۆر زۆر بەناوبانگی نەگمەلا عالمێکی کەش بووە لە هەموو ڕوویەکەوە خاوەنی 15-20 مفەکەرەیە هەمووی بە نووسینی کوردی جوان پڕ کردوێتەوە بەڵێ ئەی ئەم وێنەیە ئەو وێنەیە مێژۆکەی لەسەرە من و مامۆستا محەممەد عەلی مەدهۆشی بەڵێ مامۆستا مەدهۆشی شاعیر بەڵێ
دیوانەکانی دڵی کوڕان و دیوان ئێستا هەمی کراوە بە دوو بەرگ یعنی دڵان بەرجی یەکەم و بەرجی دووەم بە پیشە بەرگ دروو بوو شاعیرێک بوو شاعیرێکی زۆر بەڵێ بەرگ دروو بوو ئەجا هەم شاعیر بوو هەم قسە خۆشیش بوو بەڵێ پیاوێک بوو بە وەفا پیاوێک بوو دڵکراوە بەڕەحمەت بێ بەڕەحمەت بێ ئەم وێنەیە ئەم وێنەیە لە وازم هەشتا و چوارە گرتومانە ئەوەی ناوەڕاست مامۆستا عەبڵا حەسەن زادەیە کەوا ئێستا لە پێڵێن لە کۆیە ئەژی ئەمی ئەم لە شانۆ منم ئەو کوڕشکە لە باوەشایەتی ئاسۆیە وازم ئێستا ڕاوێژکاری وەزارەتە ئەوەی دواشەوە خوا لێ خۆش بوو عەبدولقادری دەباغی مەقالەی دەباغی کاک ئەحمەد بۆ ئەوەی کەوا ڕێگە بین هەندێک وێنەی تری ئەو بەڕێزانەی تر کە لێرن ئەگەر بوار بوو ئەچینەوە سەر وێنەکانی جەنابێ سوپاس دەکەین اینجا ئێمە ئێستا وێنەکانی بازی ئامینە محەممەد ئەحمەد تۆ خۆ دەڵێ من لە پشدەرەوە هاتووم 25 ساڵە لێرەی سلێمانی بۆ تۆ چی ئەگەیەنێ مایکەکەت تکایە سلێمانی بۆ من وەک بە هەشتێک وایە وەک بە هەشتێک وایە ئەمینە خان تۆش لەسەر ئەو ڕایەی کە ئەوەی کە پێ بخاتە سەر خاکی سلێمانی ئاسان نییە لێی بڕەوە نییە بەڵێ وایە خۆی بۆ ئێمە جیاوازیەک نییە بۆ ئێمە جیاوازیەکی وان نییە لە هەر شوێنێکی کوردستان بی گرنگەوەیە ئێمەوە کورد لەسەر خاکی خۆمان بین بەڵام سلێمانی ناوازەیە وەکو لە راپۆرتەکە خوێنمانەوە ڕۆحە وانە بەڵێ وێنەکانی جەنابێ ئێستا من ئەمەوێ باسی ئەوە بکەین کە چۆن سوتفەت کرد بچیتە سەر حەمامی مفتی من کەشم بەم پیاوە کرد بڵین حەمامی مفتی ئیجاری ئەو بوو هی ئەو بوو بەڵێ لەو کاتەوە من شوم کردووە لە ساڵی 1970 من لە حەمامی مفتی لە ساڵی 1970 لە حەمامی مفتی لە حەمامی مفتی هیچ شارەزاییەکە لەسەر حەمامەکانی سلێمانی نییە وڵی سەر حەمامەکان سلێمانی چوار حەمامی تایە کە کۆنن بەڵێ حەمامی مفتی حەمامی سوورەت بەڵێ حەمامی سلەیمانی ئێستا وای پێڵێن بەڵێ حەمامی شێخ مارفیش شێخ مارف بەڵێ حەمامی سوورەت و با بڵێن سەرچنار و ئەمانە تازە ئێستا جاران ئەم بەڕێزانە زۆر لەوانەیە زیاتر لە من شارەزا بن بەپێی تەمەنیش و بەپێی ئەو زانیارە زۆری کە لەلایەنە شتێکە بوو جاران پیانەوە حەمام قۆرەخکردن ئێستا حەمام قۆرەخکردن نەماوە چۆن کەسایەتێکی بەڕێزی ئەم شارە ئەو ڕۆژە چوو ڕۆژێ پێشتری و حەمامەکە هەر هەمووی ئێستا ئەوە نەماوە ئێستا حەمام بڵێ ئێستا ئەوە نەماوە ئێستا بەهۆی ئەوەی کە ئاو کارەبا زۆرە حەمام وەک جاران ئیشی نەماوە وەک جاران ئیشین بەڵام هەر خەڵکی خۆی هەر یەوانێکە لە غەریباتی نیەنەوە وەک شتێک حەزیان لە حەمامەکەیە یانەوانی کە بڵێن لە ئەوروپا و ئەوانێکە لە دوورەوە نیەن ئیتری خۆشمان بە زۆری ژنە قەیمەکان زۆر حەزیان لێتی باشە ئێستا هەر خواردنەیەن بە خەڵک کە لە حەمام بڵێن ئێمە من خۆم تەڕەساز و شێلم بەترش دروست دەکەم ئێستاش بڵێ زۆر باشە ئەوە دروست دەکەم و خەڵک زۆری خوا بەکار باشە هۆی چییە خەڵک لە حەمام بێتە دەرەوە شتی ترشی بخوا باشە لەبەرەوەی کە حەمامەکە گەرمە بەڵێ کە یەنە دەرەوە حەزیان لێت باشە ئەم وێنەیە ئەگەر بۆ ماشەڕەحکەی بڵێ ئەمە وێنەی خۆم و هاوسەرەکەمە کە ئەمری خوای کۆچی دوایی کردووە بڵێ درود بۆ گیانی پاکی ئەویش خۆشبی دەستی ماچ ئەم وێنەیە هێشتا لەوە ناچێت لەم کاتا هاتویتە شار ئەم وێنەیە لە شاری قەڵاتزێ گرتوومە بەڵێ تەلەبە بووم لە یەکی سانەوی کە بەڵێ گرتوومە بەڵێ بەڵێ نازانی ساڵی چەنە لە ساڵی 1970 ساڵی 1970 بەڵێ کاتە خۆ مالی چەنی 69 بەڵێ ئەمە شەروێنەیەکی تری با بڵین ئۆفیسی جەنابتە لە ئەمە خۆم و کوڕە بچووکەکەم کە یوسفی ناوە بەڵێ ئەمە شوێنی دانیشتنەکەمە لە حەمامەکە کە گرتوومە ئەو بۆکسانی دواوەش هەمووی شوێنی ئەمانەتە شوێنی موبایل و شوێنی ئەمانەت دانیشتە بەڵێ ئەمەش هەروێنەیەکی تری خۆت ئەمە شەر خۆم و هاوسەرەکەم بەڵێ ئەمە لە ماڵی خۆمان گرتوومە لە سەربانەکە بەڵێ بەڵێ اینجا ئێستا ئەم وێنەیەمان هەیە ئەمەش هەر ئەمە شەر خۆم و هاوسەرەکەم لەگەڵ هاوسەرەکەتە هەرچەندە ئێمە پێمان خۆش نییە ئەوە
ئەو یادگاریانە بیری جەناب بخەینەوە بەڵام تۆش کەسایەتێکی لەناو شاری سلێمانی تەنیا مڵکی خۆت نیت. یەکەم وێنەمەلەکە لەگەڵ پیاوەکەما بیگرم بەڵێ 2 مانگ بووشم پێکرد بوو کەم وێنەیەم گرتووە. بەڵێ ئەمەشی تر دەورانی ئێستا و ئەمە 4 ساڵە بێ ئەم وێنەیەم گرتووە کە چبووینە دەرەوە بۆ نەورۆز ئەم وێنەیەم گرت بۆ نەورۆز. ئامینە خا من ئەمێ باسی ئەوەم بۆ بکەی ئامۆژگاری چییە بۆ ئەو ئافرەتانەیە و ژنانی کە لە ماڵەوەن هەندێک جار نەدارن بەڵام بەهۆی ئەوەی کە ڕوویان نایە با بڵێن بە عارەقی ناوچەوانی خۆیان بە هەوڵ و بازووی خۆیان ئیش بکەین یعنی نەسیحەتی جەنابەت چییە بۆ ئەوە؟ وەڵی نسیحەتی من ئەوە ناڵێم من خۆم 24 ساڵ 25 ساڵە لەم حەمامە ئیژەکەم پێم عیب نییە کام ئیشە سەختە بیکەم بەس لەبەرەوەی کە پارەی حەڵال بەرمەوە بۆ ماڵ مناڵەکە ینی جەنابە بانخوازیشی بۆ ئەوەی کەوا من هیوادارم هەر ئافرەتێک کە مێردی نەخۆشە یا بێوە ژنە یا کەم دەستە و نەدارە بۆی هەیە هەر شوێنە کە ڕێگەی پێدرابێت بتوانێت بچێ ئیش بکات و بۆ بژێوی ژیانی خۆی نان پیا بکات. ئێمە سپاس دەکەین ئەمە ژوێنەیەکی حەمامی مفتیە لە دەرەوە ئەمە لە دەرەوە ئەتر ئەمە گومبەزەکەیەتی و ئەوەش با بڵێن شوێنی کوورە و ئاگروشتەکەیە بەڵێ ئەم وێنەیە وێنەیەکی ڕەش و سپیە ئەمەیان جەنابتی بەڵێەوە تەلەبە بووم بەڵێ لە شاری سەنگەسەر گرتوومە بەڵێ ئەوی کیان کێ ئەمە ڕەفیقمە ڕەفیقی تەلەبەتیمە بەڵێ ماوەش برەوە بەڵێ ماوە ناوی بەیان حەزیزە لێرە زۆر ڕێز و سڵاوم هەیە ئێمەش لێرە و ڕێزمانێ پەیوەندیتان هەرماوە بەیەکەوە نەوەڵڵا نەتان ماوە نەوەڵڵا وەڵی پێمان خۆش ئەم لە سەر و چاوە شووی کردووە من لە سلێمانی لێ باشە مانەوەیە ئێمە هەرۆمان لەسرە لێرە و ڕێز و خۆشەویستی و سڵاوی بۆ بنێرین ئەلێرایی تر ئەمە خێزانی خۆمانە بڵێن بەڵێ کچەکانی خۆم من و بەس پیاوەکەم لەگەڵ نییە کچەزایشی تایە ئەمە بەڵێ یەکیان کچە زامان کاتێ سەبووی بەنەنیکیش بەڵێ نەنە بەڵێ نەرێوەڵە بەڵێ ئیتر ئێمە بەڕاستی هەرەوە نەمان لە دەستێ بڵێن بەداری هەزاری شەبی ماندوو نەبی لەو خەباتە بێوچانی کە جەنابتان کردوتانە. ئێستا دێنە سەر وەساحمەی سۆفی کەریم بەرف دروی بەناوبانگ خەرمانێک لە ناو و ناوبانگ و لە خۆشەویستی خەڵکی سلێمانی. سپاس بۆ بەرنامەکەشی بژیت ئەم کاراکتەری شێ ئەوە حاجی سۆفی کەریمی سەرڕاجە بەڵێ باوکی منە بەڵێ 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 ئەوە حاج سۆفی کەریمی سەرڕاج کەریم ئیشی چی بوو کاگەحمە سەرڕاج بوو سەرڕاج بەڵێ تاجر بوو سەرڕاجش بوو بەڵێ بەڵێ ئەمە ئەوە بڵێم بەڵێ کە باس لە جەنابە دەکرێت بێزگە لەوەی کە کاری بەرگدروێتی شێ کردووە باسیەوە کرێت کە تۆ زۆر بەتەنگ هوەر و هوەرمەندان و گۆرانی و مۆسیقای کوردیشەوەی زۆر ڕاست ئەرشیفێک هەیە کە لەسەر دەمی خەڵکی سلێمانیە بە تایبەتی گۆرانەکانی حەسەن زیرێکی ڕەحمەتی خۆش بوو حەسەن زیرەک چی یادگارێکە لەگەڵ مامۆسا نەمر حەسەن زیرەکە هەیە مامۆسا حەسەن زیرەک پیاوێکی بەوەزن بوو پیاوێکی ڕێک و پێک بوو پارە پەرز نەبوو دەنگ خۆش بوو خوا نزیینێکی یا بۆیە خوڕجێکی یا بووە ئەو گۆرانی کە ئەوتوەتی کەس بۆی ناوترێتەوە بەڵام ئەبواە ئەو حەسەن زیرەکە لە سلێمانیە هەیکلێکی ئاڵتونیان بۆ بکردایە بێگومان بێزگە لەوەی کە لە ماڵەکانە گۆرانیتان تۆمار کردووە پێم وابێ هەر شریت هەیە کە ناوی جەنابتی پێوەی بۆ دوورم چی لە بکەم ئەحمەدی خەیات بەڵێ بەڵێ تەمان سەیرانیشتان کردو بێ سەیرانێکمان کرد بۆ قەشقۆڵی بڵێ ئەحەخڕە هەبوو ئەحمەی مەلا تۆفیق و عەباسی کەبابچی و حەسەن داڵاش و ئیتر زۆر بووین چوین بۆ قەشقۆڵی لەوێ سێرمان کرد پاسێکی 18 نەفەری لەوێ وەساوە هەمووی مامۆستان و بەس پیاوەکەیان تایە سایەکەیان تایە پیاوە ینی خۆیان ئەوانی کە ژن هەمووی ژن بوو 20 ژنە بوو تقریبا وەڵا کە ئێمە گەیشتینەوێ خەریب و زەمیلە هەبوو ئەوسا ساڵی 16 بوو نازانم چەند بوو زەمیلەکانیان شتەکانیان تێخست و خەریب و بیپێچنەوە ئیتر حەسەن زیرەک بە عەباسی کەبابچی و سوراحێکی خستە سەرسەری حەسەنی نەیەکەی لە عەزۆلەش خوا عافیان کە هەمویان لەگەڵ خۆمان دەستی کرد بە گۆرانیتن چ گۆرانیەک کاک عەلی توانە لە پشتەوە سەر بایە ئەو ڕۆژانەی بیرەکەێت
ڕۆژێکی یادگاریە زۆر خۆشە نایەتەوە بەڵێ ڕاست ئافرەتەکان هاتن بە چوار دەورمانە بەڵێ بە زەمیلەکانەوە وەستان ئەمە لە ترسی ئێوەش یانویست بڕۆن ئەیانویست بڕۆن ویانزانی خۆش هەرچی پەرچین چی بە زەمیلەکانە وەستا بوون نە ئەیانتوانی دانیشن نە ئەیانتوانی بڕۆن واقعیان ڕما بوو واقعیان ڕما ئیتر حەسەنیش نەیە بڕێوە ئەم بەسەیە و بەسەیشتیەوە ئیتر نەیە بڕێوە تقریبا سێ ساعاتێکی پێچ و اینجا ئەوان تااقەتیان چوونەوە شوێنەکەیان خۆیان دانیشتن اینجا شوێنەکان بە ئەمین زانی ئەم وێنەیە وێنەی جەنابتە بەڵێ ڕۆژانی ئیشکردن ئەوە خەیاتمە و دوانە شاگرد من شاگردەکان چێن یەکیان ناوی ئیسماعیلە وەشیان ناوی تۆفیقە بەڵێ ئێستا ماون نەوەڵە تۆفیق نەماوە ئەویان ئەوی تریان ماوە خەیاتی ناکا بەڵام نەخیر بەڵێ خوا ئافیان کا و ئافیان کە لەگەڵ بۆژیانی پاشی ئەوانیش و ئەمەش هەر دەورانی گەنجیە بەڵێ ئەوە ئەحماوایە ئەو کاتە و کاتەیەکەی ساڵی 55 و 56 ئەو کاتە حەسەن زیرەکە ناناس نەخێر بەڵێ کاک ئەحمەد بێزکە لە مامۆستا خوا لێ خۆش بوو حەسەن زیرەک چیتر لەو ژێرخانی ماڵی ئێوەیە ئەحمەی خولەسنەی بەڵێ هەر گۆرانی وتووە سەلعەدا و دەهاتووە بەڵێ چیتر حەمە جەزاش یەک گۆرانی ئەزانی گۆرانی خوا عەفوی کە بەڵێ یەکەم جار هات لەگەڵ سالی اسماعیل هەبوو بەڵێ کاکعالی وانە هێناسن هاتە ژوورەوانێ ئەحمەی خولەسنەیم بان کرد بوو ئەویش دەمینا بە میکرۆفۆنەکە و گۆرانێکی فارسینی و گۆرانێکی ئەزانی یەکێ بوو یەکێ نەبووت بەڵێ ئیتر ئەوەی وت و لەگەڵ سالی اسماعیل لە خوا عەفوی کە سالام ئەڵێن ماوە ساڵ اسماعیل بەڵام ئەوە برادران ئەڵێن ماوە لەخوا بەزیابێ ئەڵێن ماوە ئەوەی سامکەرانی بێ ئەزانێ بەڵێ ئیتر عەباس محەبەیشم هەربان کرد بەڵێ ئەم وێنەیە وێنەی ماڵی وێنەی ماڵی باوکمە ئێستاش ماوە ئەو خانووە بەڵێ ئەو حەوزەی تیا بوو بەڵێ حەوزەی تیا بوو 400 ملیۆنیان بۆ داناوە بۆ ئەوەی تعمیریکەن ئەمە دوو دەستەیە هی دوو دایکە بەڵێ هی دوو دایکە باوەشم و بە دایکم جاوەیانەوێت تعمیرکەین بەڵێ بۆ دایرەی ئاسار بەڵێ 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 ئەوە کاتێ سەر ئەو مۆزوعە جەنابی حەز دەکەم باسیەکەی بەڵێ وێنەیەکی ناوازەیە بەڕاستی مەملەکەتێکی جوانە ئەو زۆر ئەوە گوناحە تێک بچێکە ئەم وێنەیە ئەوەش لە ئەحماوا بووین هەر ئەوە خێزانەکەم ئەوەش دوو مناڵم هەبوو دوو مناڵەکەی طبعا زۆر جار باسیەوەمان کردووە خەڵک ئەوەندەی بواری هەبێ گەشت و سەفا بکە بۆ ژیان و بۆ گوزەران وا خۆش بەڵێ اینجا ئێستا ئێمە وێنەیەکی کەمان هەیە ئەو وێنەیە ئەمێنێشمان هەر بۆ باسکەی بڵێ ئەمە چیە نەمانە ئەوە سەرسیرە هاتوینەتە قەڵاچوالان خەریکی مناڵەکان و خۆمان ئەچین مەلەکەین جا ئەوە بەڕی سەمووی گەورە پێشە و پچووکیش بەڕیت زانراون بەڵێ ئەم وێنەیە چێ ئەوە خێزانەکەمە ئەم خێزانەتە کە ئێستا بەڵێ ئەمە لەگەڵ دانیشتووە دەبێت زەحمەت مایکەکەی بەرێ بە بزانین بەڕێستان ناوتان چی بوو پاکی زەخان پاکی زەخان تۆ ساڵی چەند شو کرد بە کاک ئەحمەی سۆفیکەری 56 بۆ 57 هەر لێ گەڕێک بوون خزبین خستم لەگەڵ باوکم خەڕۆزا و پوزدان دوو خوشک بووین ئەی لە ماڵان نزیک بوون لەیەکەوە بەڵێ لە ماڵی باوکیشم نزیک بوو ئیتر ئەو ساوا بوو کە سوکار کە بیزانێ کەسەکەی دوو کچی هەیە چەند کوڕی بای بۆی حیج زەکرد لە پێشەوە ئەویش قۆرەکە کرا ئەویە چونکە خزمی بوونەیە و ئەوە مەوێ و ئەوە مێ شەرت و شروتی نەبوو شەرتی نەبوو لە بەڵێ من تەلەبەی شەشی ابتیدایی بوو مەتانی وەی ساڵ ئیتر وازیان سێرم لێکەن ئەڕێ پێنج جوونی و ئەڕێم پێنج جوونی و هینە ئەڕێم لە پێنج جوونی و بمەڕێم پێنج جوونی و چییە؟ ئیتر هاتمە دەرەوە شوم کرد تاوسەرگیریم کرد لەگەڵ ماڕی خەزورم 15 ساڵ دانیشتین خێزانێکی زۆر بوون بەڕاستی زۆر بیرەوەری منی تایە ئەو خانووە زۆر زۆر خۆش بوو ئەوانیش هەمویان ڕێک و پێک بوون لەگەڵ منە دڵاری نەبوو ها؟ بوو نەبوو من ئەمرم زۆر کورد بوو 14 ساڵ بووم ئەمرم بچووک بوو چی 14 ساڵ بووم 14 ساڵ بەڵێ بەڵێ ئەم جێبەیان کاک مایکەکە وەرگرت خوا بێ زەحمەت ئەوە جێبی خۆمان بوو کڕی بوومان بە 4500 دینار بەڵێ اینجا هەموو مناسبەتی ئێمە یەکسەر چوین بۆ شەقڵاوە بەڵێ لەوێ ناسیامان هەبوو خانوویان بۆ دانابووین و ئەچوین لەوێ بۆ خۆمان
دوو ڕۆژ سێ ڕۆژەمای نەوانی و دوایەوە ئەگەڕێنەوە بۆ سلێمانی. بەڵێ اینجا ئێستا ئەمە ژوێنێکی تری پێکەوەیتانە لەگەڵ خاتوو پاکیزە بەڵێ قەشقۆڵیە ئیشاڵا پیر و خەڕۆبن ئیشاڵا هەموو کاتێ بە ئاسوودەیی بتان بینم خۆتان و مناڵی مناڵتان ئەم کاراکتەرە بە ڕێزە چیە؟ ئەوە کوڕەزامە یادەمە لێرەوە سڵاو بۆ کاکەیا دەنێری چاوەکانی ماچەکەین جا قسەکردن بەڕاستی لەگەڵ هەر یەکەتانە نەک سەعات و 2 سەعات زۆر زیاتری ئەوێ بەڵام ئیتر ئەبێ بچینە لا ئەو بەڕێزانی تریش بەڵام ڕێگەم بە ناوبڕێک وەربگرم خۆشەویستانم ناوبڕێک و دێنەوەلاتان بینەرانی بەڕێز جارێکی تریش سڵاو لەگەڵتانین لەگەڵ یاد و یادەوەرەکانی شاری سلێمانی یادی 229 ساڵی بنیادنانی ئەم شارە خۆشەویستە پێش ئەوەی کە ناوبڕەکە وەربگرین لەگەڵ وەساحمەی خەیات وەساحمەی سۆفی کەریم قسە و باسمان کرد لەسەر ژیان و بەسەرهاتی ئەو لە ڕێگەی وێنەکانەوە ئێستا کاک ڕەجەب یەکێکە لەو کارکتەرە بەڕێزانین کە هاتۆتە ئێرە و چەند وێنەیەکی زۆر جوانی هەیە من حەزەکەم باسێکی ئەوە بکەین کە کاک ڕەجەب یەکێکە لەوانی کە بێجگە لەوەی خۆی کاسبیەکە لە دوکانەکەی خۆیان هەر بۆ خۆی دوکانەکەی کردووە بە ئەرشیفێکی گەورە لەوە ئەچێماوەیەکی زۆر بێ ئەم کارە لە لای تۆ جێگەی بایەق بێ هەر وێنەی خۆتت نییە وێنەی شارت هەیە وێنەی کەسایەتیەکانت هەیە ئەجا ئێمە لەو وێنانەیە زۆر کە سەرنج ڕاکێشن بەڕاستی ئەمە وێنەی دوکانەکەی کاک بەڵێ ئەمە ئەو دوکانەیە کە باسمان کرد جەنابەت هیچ قسەیەکت هەیە لەسەر ئەو ئارەزوەی کە کەی دروست بووە و هۆکارەکەی چییە؟ لەوە کردەوە کە ئەرشیفێکی ئەم ڕسمانە لای خۆم کۆ بکەمەوە تر حەز و ئارەزوی خۆم بوو دەستم کرد بە کۆکردنەوەی هەتا ئێستا خەریک کاک ڕەجەب تا ئێستا چەند ڕسمێکت دەبێت بە نزیکەی حساب ناکە زۆر ئێستا چەندم هەڵواسیوە ئەوەی کەم ئەتوانین نزیکی بڵێن 2-3 ڕسمت هەیە بەخوا احتیمالە هەر هۆکەشێوەیە کە بتەوێ ئەو کەڵچەرە بپارێزی یاری ئەو ڕسمە کۆنانی شاری سلێمانی بەڵێ اینجا ئەمە ڕسمی زۆر ناوازە لە ناو وێنەکانی توە یەکێک لەوانە ئەم وێنەیە ئەمە پێڵێن ئامانەکان سلێمانی ساڵی 1970 ئامانە بۆ پێوترا ئامانە جامیع الکەبیر سەرچنارە ئەمە ڕێگەی سەرچنارە بۆ پێوترا ئامانە لەبەری ئەمان بوو ئەو پاسەکە پێ ڕۆشتی بە هێواشی ڕووی ئەمان بوو ئەمان من بە چیرۆکی چکە بیستومە نازانم برادران تا چەنە لەگەڵەوەیان لەبەرەوەی هی ئەمانەی عامەی نەقلی ڕکاب بوو دوای ئەوە ئەمانە بوو بە پاسی مەسلحە لەبەرەوەی لێ نووسرا مەسلحەت العامە لنقل الركاب بەڵێ لە ئەمانەی عاصمە ببوو لە مایکەکە دەگە کاک ئەحمەد لە ئەمانەی عاصمەوە ناتوە لە ئەمانە العامە لنقل الركابەوە هاتووە ئەمانە العامە لنقل الركاب بەڵێ بەڵام مارسیدسە با بڵێن دوو بەش بوو بەشێکیان بە پارێکی کەمتر بوو کورسەکانی تەختە بوو نیوەی تەختە بوو نیوەی کوشن بوو نوێی کوشتنی کوشتەکان بە 15 ئەوانەی پێشەوە زۆری بۆ معاوەق بوو باڵە ڕاستە فەرمی ئەو کاتە بەڕاستی بۆ خەڵکی کەم ئەندام حسابەکە ئێستا کەمتر حساب بۆ یعنی با بڵێن 30-40 ساڵ لەمەوە پێش خەڵکی ئەم شارە حسابی بۆ خەڵکی کەم ئەندامەکە بە هیوام ئەو کولتورە زیاتر بگەڕێتەوە کە
با بڵێن گرنگی بەو شتەبن ئەم وێنەیە وێنەیەکی شارە وانە وێنەی شاری سلێمانەیە کە مەسیحەکان وەختی خۆی ئەوە نێژن خواست بوون بوو کە ئەنگواستۆتەوە بەڵێ ئەمە بوو گواستنەوەی ئەو سەردەمە ئەمەش یەکێک لەو وێنانەی کە زۆر زۆر سەرنجی ڕاکێشاوم ئەم وێنەیە ئەگەر مایکەکە وەرگری مامە ساعتا گرۆندیکی تیکە چواردن بەڵێ جاری وەختی خۆی بە شریت گۆرانەکان تەجل کراوە بەڵێ وەختی خۆی حەسەن زیرەک و ئەمەی ماملێ و ساڵ ئیسمایل و ئەو گۆرانی بێژە کۆنەکان هەموو لەسەرەوەکە بەڵام لەو کۆنتریش هەیە بەڵێ گرۆندیی کۆنتریش لەوەش کۆنترێ ئەمانە تازە ئەمانە تۆزێ لەوە تازەتر بوو ساڵەکانی 50 من داێکم ماوەیستا بەڵێ سپاس مامەساجان ئاسۆ ئەمەوێ شتێ ئضافە بکەم بەڵێ بەڕەحمە بێت تایر گرۆندیک ناسرا بوو بە گرۆندیک ئەمانەی هێنا لە با بڵین قەیسەری نەقیب لە هینەکەی قەیسەرەکەی حاجی حمەی کەریمە ئاغا دوکانەکەی لەوێ بوو پیانەوە خانی تازە بەڵێ خانی تازە جگە لەوە سەلاجە و مجەمدە و یەکەم ساڵ کە تەلەڤیزیۆن 1960 ئەو هێنای بۆ سلێمان هەموو شتێکی بە قزایی تێ بەڵێ یەکێک لەو ماڵانەی ئەمە خۆمان تەلەڤیزیۆنمان لە 60 تا لێکڕیەوە بە جا کاک ڕەجەب ئەم وێنەیە وێنەیەکی دیارە زۆرمان بینیمانە بەڵام حەزەکەین لەسەر ئەم وێنەیە قسەمان بۆ بکەیت ئەوەی وێنەی هینە مەتبعی پیرەمێردە لە سابونکەران مەتبعی پیرەمێرد نایە ئەوە قوتابخانەی کەشتی تەلەبەکانی بەڵێ مامۆسانە تەنیش ئەوەیە لە دوکانێکە خەڵکی زۆری فێری خوێنەواری کرد ئەوە کاک مامەسا عەبدولی حەمەباقی 7000 کەسی لە دوکانەکەی خۆیان پێما بێ بە خۆڕاییش بەڵێ ئەم وێنەیە ئەمانە شێن واللهی ئەو ڕژەست و پرسیارێکی کە هاتی ناوەکانی بەتەواوی وەرنەگرت ناوەکانی دووەرنەگرت چێ لەم بەڕێزانە ئەیان ناسێ دەمایکەکە وەرگە کاک ئەحمەدجان ئەم وێنەیە لە گۆڤاری سلێمانی چەند ژمارە لەم پێش بڵاو بووە لەلایەن کاک بەختیار شوکری و بۆمان نێرا بوو عەبدوڵای خەیات و کێ و کۆمەڵی لە خەیاتە کۆنەکانی سلێمانی چوون بووە گەشتێک لەوێ وەزم سەچنارە ئەو وێنەیان گرتووە کاک ئەحمەدجان گەر مایکەکە بیتەوە دەست کاک ڕەجەب کاک ڕەجەب ئەمە چێ ئەمە عەدنان قەیسی ئەمە ساڵانێکی زۆر دوور و درێژ خەڵکیان مەشغوڵ بوو بە پاڵەوانی عێراق عەدنان قەیسی ئەم کاراکتەرە بە مشکیەکی زۆر جوانەوە پیاوێکی جوان ساڵە کارگەچی کەسایەتێکی دیار و کەسێکی هونەرمەندیش بوو دڵخۆش بوو ڕەحمەت لە گۆڕی ئەویش ئەمە وێنەیەکی ترە هەرهی ناو دوکانەکەت بەڵێەوە جەماعەتی ئەزاعی گەلی کوردستان هاتن مقابلەیان کردم ئەوانە لەوێ یەکێک لەوانەی کە منی ناسمەوە کاکە هەردیە تۆزە بەرزەکەرەوە دیارەوەی ئێمە سواسە دەکەین وە بەردەوامیت بۆ خواسین بەڕاستی وێنەکانی زۆرن بەڕاستی ئەوە ئەبێ ئیشی زۆر زیاتر لەسەر بکرێ زۆر خۆشحاڵ بووین بەو وێنانی جەنابیشێ ئەگەر حاجی عوسمان تۆ لە وێنەکان تا حاجی عوسمان تۆ یەکی حوتی ساڵێ لەدایک بووی یعنی ساڵی ساڵی چەند؟ ساڵی 1942 لە گەڕەکی کانێسکان لەدایک بوو لە کانێسکان بەڵێ یعنی هەمووی یەکی حوتە لەو سەردەمایە کاک حاجی ئەمە وێنەیەکی جەنابتە ساڵی 55 بە مناڵی گرتومە ئەم جۆری وێنەگرتنە ساڵی 55 خۆی گیراوە یان دوایی ئەم وێنێ چاکراوە بۆیان چاکردوم لە دوکانی حەبیبی ڕەسمچی بەڵێ چکە ئەم وێنەیە و ئەم جۆرە گرتنە بەڵێ با بڵێن تۆزێ هونەرسازیتیایە ئەو کاتە ئەوە نەبوو بەڵێ ئەم وێنەیە حاج ساڵحە ئەوە خوا لێ خۆش بوو حاج ساڵحی سەرڕاجە باوکمە بەڵێ سەرڕاجیە کردێکی بوو لە هەرەوە ساچاکەکانی شاری سلێمانی بەڵێ ئەگەر مۆڵەتم بێ باسی هەندێک لە سەرڕاجە ناودارەکانی سلێمانیەکەم ئەگەر یارمەتیم بێ جەنابێ بەڵێ باسی پیشەکەم بۆ بکە پیشەکە وەختی خۆی کە ئەمانە سەرڕاج بوون بڵێن تەقەمەنی کەم بووە
بەڵام هەموو عشایرەکان و بە تایبەتی هەموو خەڵقی گوندەکان بە شوێخاکان و ئاغاکانیانەوە هەموو سوار چاک بوون مجموعەیە لەو بازاڕی سەرڕاجانە بە باوکیشمەوە وەستە عەباسی سەرڕاجەوە حاجی حەمومینەوە مەلا عەلی سەرڕاجەوە وەستا مەحموو وەستا عەباسی برای عەولەسیسی ڕەحمەتی بەڵێ شەهید ئەمانە هەموو زینی وڵاخیان دروست دەکرد کاگەحمە ڕەنگە بزانێ کاگاسۆش شتێکی کەمی بەبیریە جات دایمە بەر ناکەوتن لەبەرەوانەی ڕۆژانە ڕێز عشایرەکانە هاتن لەسەر داخوازی خۆیان زینیان بۆ درون شتی دەستکرد و پەپارەی چاک حاجی حەمومینی سەرڕاج وەستا مەحمی سەرڕاج وەستا عەباس خوالی خۆش بێ وەستا ساڵحی بەرامبەرتان بەڵێ 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 حاجی حەمە ساڵحی سەرڕاج حاجی حەمە ساحی دەرەژ مستەفا چرم لەکوێوە هات چرم زۆربەی لە دەباخانەی ئێرەش خۆشە کرا مەجموعەیە هەبوون ماڵی حاجی حەمەڕەشی دەباخچیان پێ و ئەوانە چەرمی تەنیکیان خۆشەکان باش بوون حاجی زۆڵێ زۆر باش بوو لە جێگای ئەم قەسابخانە کۆدەی ئیستا ئەو چەرمە خۆشە کرا و حتا کەوش درۆکانیش وەکو وەستاڕەشی باپیری ئاسۆ ئەم ئاسۆی دیستە دانیشتەوە کەوشی سووری دروست دەکرد چەرمەکەیان بۆ هێنا بۆیەیەک کرد و هەروەها ئەوانەی تریش کەوشی یەمەنی بەڵێ ئەوانەی تریشی چەرمەکانی لە کازمێنەوە هات پێیانەگوو گەڕەکی شۆستە بە بیرم مێ مناڵ بووم لە خزمە باوک ماچووم چەرممان لەوێ ئەکری و ئەمان هێنا بۆ ئێرە بۆ پێویستەکانی زینی وڵاخ و فرۆشتون و کەوش و پێڵاو ئەم وێنەیە دانیشتووی لەوە ئەچی هێشتا ژنێ نەیە نابێ ئەوە زۆر مناڵ بم برایەکم خەتە نەکرابوو ئەو منیش دانیشت بووم گوروندیکە گۆرانی حەسەن زیرەکەم وەلیا ئێستا ئەمانەیە وێنەیەک هەیە لە ناو وێنەکانە لەوە چێ جەنابتان وەرزشوان بوو بێتن باڵێ چی یاریەکتانەکە ساڵی 55 شوبی ڕاز بووم لە فرقەی نەغەدە ڕقم چەند ڕقم 4 ئەی باسکەت کردووە باڵێ باسکەشت کردو باڵێ ئەمە ژوێنێکی ئەو کاتێ یاریزانەکانی ئەو کاتی باسکات باڵێ کێ بوون ساڵحی عەبۆل و کاحەمەڕەشی و وسیل و سەلاح خڕە و مجموع کامیلی حاجی حەمومین و جەمیلی مەحمێراقی و هەندێکی تر ئەم وێنێش وێنەی جەنابتە لەگەڵ هونەرمەندی گەورە بەخێر بێ هونەرمەندی گەورەی کورد ڕۆژێ زۆر یەکتریمان خۆشەوێ لە جادەی کاوە بەرەو ڕووم هات وتی با بۆ یادگار ڕسمێ بگرین وتم تۆ ئەمرەکەی خوا بۆ یەکتان بێڵێ مامۆستای گەورە و خۆشەویستم ئەم وێنەیە خۆت بۆمان باسکە جەنابی بەڕێز کاک حاجی عەباسی کەباب چییە بەرامبەر دوکانەکەی دانیشتوین هەردێکمان ئەو گۆشت چاکەکە بۆ کەباب منیش لە خزمەتی دانیشتۆم قسەی خۆشەکەین بەڵێ ئێستا نەخۆشە بەڵێ لە ماڵەوەیە ڕەحمەتی ئێمە بەناوی بەرنامەکەمانەوە هیوای لە ساتی هەمووشمانەوە بەناوی هەموو شاری سلێمانیەوە دوعای خێری بۆکەین و ئیشەڵا خوش پای بە ڕەحمەتی باو بێتەوە هەری ئەو ناهی ئەوانەی تریش هەموو لایەقی بوونەتە سمبول بۆ شاری سلێمانی و ئێستا ئەوانەی کە لە شاری سلێمانیان نەخۆشن خوش دوعایش پایان بۆکەین تەمەنیان درێژ بێ و بە ساغ و سەلامەتی بێنەوە ناومان ئەو لەو کاتەشە کە تۆ دوعاکە ڕسمێکی شم بۆ دانا ڕسمەکەش هەر دوعاکەی ساڵی هەشتایە لە مەکە لە خزمەت ئەو زادە پیرۆزات دوعای خێرەکەم بۆ هەموو ڕۆڵەی نەتەوەی کورد دوعاکانی شەعڵا گیرا بێ کاک حاجیژیان زۆر سوپاس بۆ جەنابیشت نامەکەتانەکەم ئێستا با بینە سەر ئێمە سەرەتا ڕێکەوتین لەسەرەوەی نە بە تەمەنە نە بە ڕیزی دانیشتنەوە نیە چۆنماندا نابوو ئاواهێ ئێستا یینە سەر کاکە ئاسۆ کاکە ئاسۆ یەک وێنە هەیە ئەم وێنەیە با بکەین بە دەستپێکی قسەکانی جەنابێ لێرە ئەو وێنەیە بەڕاستی زۆر جوان لەبەرەوەی گەورەیە ئەوەی ئێمە بەبەسمانە ئەم ئیشەیە ئیشی مزگەری بەڵێ کاگاسۆ تۆ لە کێوە فێری مزگەری بووی لە باوکمەوە لە باوکتەوە باوکن نەماوە بەڵێ باوکم لە ساڵی 1936ەوە چۆتە بەر شاگردی مزگەر لای حاجی سەعید مزگەر شاگرد بووە تا دوکانی خۆی داناوە دوای 2000 کە باوکم عمری خوای کرد خوا لێ خۆش من و شیرازی برام دەستمانایە ئەو ئیشە باشە
لەگەڵ باوکتا بە ئەم ڕسمە لابن چونکە چەند وێنەیەکە هەیە بەڵێ مزگەری تر چییە بوون؟ وەڵی مزگەرەکان زۆر بوون حاجی عوسمان بوو فاقی کاکەنووری بوو حاجی سەعی مزگەر بوو حەمێ عەلان بوو تۆفیق ژاپۆن بوو ئەم وێنەی جەنابی باوکتە بەڵێ خوالی خۆش بێ کاکە حەمە سپاس دەکەم بەڵێ اینجا ئەمەش هەر وێنەیەکی تریەتی بەڵێ ئەوان هی نەوەتەکانە ئەوی شار ئەوی دووەمیان کە ئێستا دەونا هی ساڵی هەشتاکانە سەرەتای هەشتاکان بەڵێ کاک ئاسۆ ئەو مادەیە ئەو شتەی کە بەکارتانێنا ئەو مێتاڵی کە بەکارتانە هێنا بۆ سپیکردنەوە بەڵێ چی بوو ئەو مادەیە؟ سەرتا بریتە لە بەتەش بەڵێ بە بەتەش ئەو مەنجەڵە ئەشۆی هەرچی چەور و چلکی پێسێکی پێوە بێ لێ ئەکاتەوە واتان سپی کردوێتەوە شەوقەیەتەوە بەڵێ بەڵێ جا دوای ئەوە بە زیخ دوای زیخەکە ئەیشۆین و حازریەکەین بۆ سپیکردنەوە ئیتر بەقەڵاوی بە نەوشاتر سپیەکەینەوە و باشە تخوا من ئەلێرا حەزەکەم جەنابە ئەو مایکەکە بگرە بەدەستەوە جەنابێ ئەو مایکە بەنە خزمەت بێزەحمەت فرق جیاوازی چی بوو لە بینی چێ شتێکە لە منجەڵێکا لێ بنێ مزگەریەکەی کاڵ بوو بێتەوە و لە دوای مزگەریکردن جیاوازێک دروست بوو یانگو خراپە ئەنو خراپ مادەی خراپی پێوەیە بێ وەکو ژەهر وایە نابێت بەڵێ هەر چەندە جارێک لە ماڵە بێ سپی بکرایەتەوە بەڵێ چەندە جارێک لە ماڵە ئەو سپیکردنەوەیە بوو وەڵا جاری وا بوو گەر زۆر تیاو لێ بە دووسێ مانگ جارێ سپیانە کردەوە بەڵێ ئەوەش مەسرفێکی تر بوو لە ماڵە خۆیە گەڕان بە من بیرم یە مناڵ بە ماڵان ئاگەڕان چێشت و قوبڵیەکەی خۆشترە کرد زۆر خۆشتریە کرد و ئەمینتر بوو بۆ خوارد وڵام من ئێستش مەنجەڵێکی ماڵی باوکم ماوە نەمفەوتان بەلای کاگاسۆ بەس چێشتی آخری ناوەکەی هین بووە وڵا ناوەکەی هەرچی شتێکی لات بێت تۆ توانی ژیانی بۆ بگەڕێنیتەوە بەڵێ بڵێ باش ینی ڕەش بۆ چێشتی لێ نابێت بەڵێ سپاس بۆ جەناب کاک ئاسۆ ئەمە ژیتر ئەلێرا ئەمە جەنابتی ئەو منم چیتە تۆ سەر کاسپیەکەی ڕەحمەتی باوکەی بەڵێ بەڵێ کاک ئاسۆ ئەوە من و برادێکی ناوی ئەڵاوێردیە لێرە و ڕێز و سڵاوم هەیە بۆی بەڵێ خەڵکی کەرکووکە ئیتر حەزم کردچم لە لای ئیشکەم ئیتر کاتەکە زۆ درەنگ بوو نیو سعاتە لە لای ئیشم کرد و لەگەڵ شیرازی برامە گەڕاینەوە بۆ سلەیمانی بەڵێ ئەمە دوکانەکەی ئەوە بەڵێ ئەڵاوێردی لە کەرکووکە لە کەرکووکە و هەر ئیشی مزگەریەکە بۆ مزگەری ناکات بەڵێ بەس هین دروستەکات مەنجەڵی حەمام بەڵێ کاک ئاسۆ من ئەمەیە پرسیاری ئەوە لێ بکەم ئەو شتانەی ئەو دەفرانەی کە ئاهاتنە دوکانەکەی ئێوە ناوەکانیان چی و چی بوون چی و چی لەبیرە مەسەلەن سینیە مەنجەڵە کەوجیرە پەردە پڵاوە سوچگیە تاوەیە قابلەمی تاسکە بابیە بەڵێ مەنجەڵی بچوو گەورە بەڵێ ئێستا زۆرێکی لەوانە کوڕێک هەیە ناوی کاگەژی نەژینی عەبدولمەتەلیب زۆر بەکارێنێ مەنجەڵی برنجی جیایە عنی با بڵێ مەنجەڵی قوبڵی جیایە مەنجەڵی تاسکە بابی جیایە ئەوە لەگەڵ ئەو کە عەلی معبوب هەیە ئیتر زۆر داوەتی بۆ کرد ئیتر زۆر حەزی لێ بوو لە مەنجەڵی مسانان بخوارد وەڵام ڕووی دەمەکەمە ئەم خوشکە بە ڕێزانم بەڕاستی قوبڵی لە مەنجەڵی مسا تامی زیاترەوە نییە وەسفێکەیە هاوڕێکم هەیە هاوڕێکی نزیکمە ناوی کاکە بەڵێنە ئێستا لە ئەمریکاژی لێرەوە ڕێز و سڵاو و خۆشەویستی بووە نێرم و پیرۆزبایی جژنی سلێمانی لەکەم چونکە ئەویش زۆر عاشق بە سلێمانیە هەموو جارێی و قوبوڵی یعنی برنجی کوردی بەڕۆنی خۆمانە بە لەتکەنۆیەکی عەجەم بە پیازی عەواڵان لە مەنجەڵی مسا بەدار لێ بنرێ بۆیە لێرەوە حەزم کرد لەگەڵ ئێوەی بەڕێز یادێکی ئەو هاوڕێ خۆشەویستەشم بکەمەوە سپاس بۆ جەناب کاگاسۆ بەڵام ئەو سپیک نەکردنەوەیە رووسیە گەڵێ ئەبێتە مەرگەموش ئەگەر نەکرێت ئەگەر نەکرێت ئەبێتە مەرگەموش ئەبێتە ماڵێکی ژار بەڵێ رووسیەک ئەڵێ بەڵێ ڕاست زۆر سپاسانەکەم پایتەختی ڕۆشنبیری بژیان زۆر سپاس هونەرمەند شێخی هونەرمەندانی شانۆکار مامۆستای زۆر خۆشەویست کاکە عەلی توانە کاکە عەلی نازانم ئێستا ئێمە لەگەڵ سروەخانە بەیەکەوە باستانکەین هەر یەکەتان مای گرن بەدەستانەوە زۆر باشە
ها ناچۆ نەگە قسەشتان نەبێ جژنی شارە بێ بەڕاستی فەرمو مایکەکە بگرێ بەدەستەوە کاک زۆر باش دائما ژنان لە پێشەوەن با لە سروەخان کردەوە مشتەکە سروەخان تۆ بیوەرم پرسیارە بکەم ساڵی چەند لەدایک بێت وڵا ساڵی 47 دەستکاری نەکراوە بابای من یەکی حوتەکە نییە ئادی ئەوە چەنی چەنە دایکەکەی لە دایک چی بوو کە چێڵە چی بەخوا ڕۆڵە نازان بە فرباری بوو کەواتە توانین تهدیدیکەین مانگەکەی تهدیدکەین لە 3 مانگا تهدیدەکەی باش بەڵێ باشە ساڵی چەند شو کرد بە کالی 64 ئەو ساڵی من لە دایک بوو مانگی چەند مانگی دا چەندیدا من بیڵێم کاکەم باسرۆخان خۆی بڵێ نازانم چەندیدا دەوە مانگەکەی وتووە مانگیدا مانگیدا ڕۆژەکەی تۆ زۆر باشی لە بیرەوەریەکان کوڕە لەکوێ لە بیرم ماوەڕۆڵا مانگی دە ڕۆژی یەکشەمە پێنجشەمە برا ئەزانێ یەکشەمە براوە بەڵام نازانێت تەمەنی چەنە و چ ڕۆژە لەدایک بووە باشە قەیچێکە ئەمە پێشەوە بوومە لە دەیەک بوو لە سلێمانی و ڕۆژە بەڵێ وریای مایکەکە و بە کاک علیکە قساکە بووە ئەم وێنەیە سروەخانە سەروبەستێکی جوانی بەستووە قەزازی پێوەیە ڕیشوە و گوڵنکە و وەنیە لاگیرە و ژێرچەنە و ئەمە ئەنەکەشی هەر پێوەیە ئەوەی کە باسمان کرد ڕاستەکە دەسماڵەکەشی پێوەیە سروەخان ساڵی چەند دەست کرد بە هونەری نواندن تقریبی لە 2000 ئەگەر خێزانی هونەرمەند علی توانە نەبوویتە بیر لەوا کردەوە بیبە ئەکتەر بیرن لێ ناکە ناوەڵا بەڵام تر بەهۆی ئەوەی کە پشتی بێ لەکوێ بەڵێ ڕاستە بەڵێ ئەمە گرتەیەکی سینەمایی یان گرتەیەکی تەلەڤیزۆنیە تۆ کاک عەلی وەنیە کوڕە لە تۆ کاک عەلین من و ئەوین بڵێ ماڵێکی بەنگلادیشی دراوسێ تەلەڤیزۆنە ماڵێ من و ئەوین بڵێ من و هونەرمەند عەلی توانای نادێ دڵی کاک عەلی مش بێ ماڵێکی بەنگلادیشی دراوسێمان بوون جلمان تاقیە کردەوە ئەتر کە لە ئەوە هێنان کردیانە بەر من توێ وەرە وەلە بەنگلادیشیە لە هەندیە پەنجەشیان بۆ هین کردی وەڵا تر وڵا عەلی هاتە ژوورۆ ینی لەگەڵ کاک عەلی باباجانە بە یەکەوە گرتێکتانێ زۆر باشە وڵا بەڕاستی زۆر خۆشحاڵ بین کە جەنابشمان بینی کاکە عەلیش ئەوە لە لای ئێمە جێگای ڕێز و تەقدیرێکی زۆرە بەڕاستی کاک عەلی ئەم ڕسمە ئیتر وابزانم ئەمە کۆنتین ڕسمی جەنابکە مەڵێ وەنیە مایکەکە تکایە بەڵێ کە عەلی تۆ یەکی حوتیکەی لەدایک بووی من یەکی حوتی 1944 کەواتە بەڵێ جەنابتان 3 ساڵ لەو گەورەتر ئەوەی کاڵێ ئەو منی ژەڵێم ئەو 3 ساڵ لەو گەورەتر ئیتر ئەو کەوتون ئەم ئێوارەوە نیە نانە جەژنە ئەبێ بەڕاستی ناوی یەک بێنن تۆ بۆ بڵێ سروە تۆ پێی بڵێ سروە ئەوە سروەخانە تۆش پێ بڵێ عەلی بڵێ ساڵانەش ینی کە ئاوا بێت لەو مانگا شتم بۆ کرێ کاکە لە شانزەی دا بۆیە کڕم شانزەی دا شانزەی دەیە کەواتە شانزەی دەیە بڵای ئێمە بەنای بەرنامەکەمان و پیرۆزباییتان لێکەین داوای لە برنەکەین ساڵی 64 بەرنامەکەمان نەبوو ئەجینا هەرو کاتە هاتینە خزمەتان پیر و خەڕوە بنێوەش کاک عەلی ئەم وێنەیە فەیسەڵەیە بەوا کە مامۆستا جەلال لەگەڵ کاکە عەلی مامۆستاکەشمان کاکە عەلی ناو بۆ خەڵکی سلێمانی نەبوو بەڵێ ئەوە پەنجاوێت کە ئەوە لە ریزی دووەم لە دەستە چەپ و لای مامۆستا کاکە عەلیەوە وریای مایکەکە ئەوە منم یعنی کامیان لەسەرەوە یەکەم نا دووهەمی بینی دوانەکە نەخێر ئەم سەر ئەوە خوار ئەو پەنجەدانێ تۆ ئەوەیە ئەوەیان جەناب بەڵێ بەڵێ فەرموو ئەو کاک عەلیکەوە مامۆستا عەلی توانە باسیەکە ناوی عەلێفەنی بوو لە پەنجاکانە لە گەڕێکی سەرشەقام بوو پیاوێکی پشکۆلانە بوو چاکە توپانتۆیەوە لە بینایەکی پشکۆلا بوو بەکرەی گرت بوو بەیانیان کە ئێمە ئەچین بۆ قوتابخانە ئەوە ستا گیرفانی پڕ بوو لە پارەی وردە ئەو معاشەی کە وەریەگرت
ئەی بەخشیەوە بەسەر مناڵانە 2 فلسی ئایا پێت یان ئانێشی ئایا پێت یان برین زمانی خوێنێت 5 فلسی ئایا بۆ کەسانە ئەو کەسەشی مناڵ بوایە و بەهاتایە بۆ لای تەلەبە نەبوایە گیرفانێکی پڕ بوو لە نقڵی ئایا ئەوەی چەکە لەوانەی کەوا یادگارە لە دوی سیفاتە هەرە جوانەکانی مامۆستا خەڵکی وازانم سووریایە دەرجی پێوتینەوە بە گۆرانیەوە خەری بۆ هەمومان کا بە گۆرانی بێش بەڕاستی بەناوی بەرنامەکەمانەوە درودی بۆ ئەنێری خوا خۆش بێ خوا خۆش بێ ئەوە سیفەتێکی جوانی زۆر مامۆستایانەیە کاک عەلی بەڵێ کاک عەلی و کاک مستەفا مامۆستا بابانە ماجیدی ڕەحمەتیە کاک مارف ناسراو سەیرانە ئەمە سەیرانی کۆمەڵە کۆمەڵ لە سەرای سوبحاناغایە بەخوا دیارە ئەوێ کاک عەلی بەڵێ دیارە خەریک باش بەڵێ ئەمە شوێنەیەکی ترە ئەوە لە سالار برای نامدار قەرەداخیە حەمەینە گزی ڕەحمەتیە عەبدولی حەمەدجوانە خۆمم شاراومەتەوە لەگەڵ کاک نووری وەشتیە ساڵی چەند قوربانەوە ئەوستا گەنج بووین 1970 و 1972 ساڵی چەند چوویتە کۆمەڵ لە دامەزرانیەوە من لە کۆمەڵا بووم ئەوسا کۆمەڵی هونەر و وێژەی کوردی بوو دوایی لە ساڵی هەشتا ڕژێم نیزامەکەمان دەستکاری کرد بوو پرۆگرام و پەیڕێوەکە ڕژێم بڕیارێکی دەرکرد کە چی لایەک وێژەی پێوەیە بێ داخرێ چێ بچێتە ریزی ئیتیحادی کوتاب عێراقیینەوە ئێمە لەو کاتا بۆیان نردبووینەوە پرۆگرامەکە ئەڵێ مادەی 35 تان ڕێکی کە بیگۆڕن ئێمە هێنامان خێرا بە مەزبوطی چ ڕۆژێک کردتانەوە کۆمەڵ هەرکە لەوە پێشکردبوومانەوە سێمان پێش ئیجازەکەش کردبوومانەوە کەی لە خەزەکەی تۆفی قەزازا بووین لەگەڵ ئەزان بەس کەی چ ڕۆژێ ینی لەمانی ئێمە سیوێکی 12 ئەمرەکە دەرچووە کە ئیفتیتاحکرێ 1970 سێمان پێشەوەش ینی لەمانی ئەمانە کردبوومانە من پرسیارێکت لێ یەکەم بە حزوری ئەم بەڕێزانە کێ ژمارەی مۆڵەتی خانووکڕین و فرۆشتنی لە سلێمانی ژمارەیەەکە منم جەنابتی بەڵێ کەواتە لامیان کۆنتری بەڵێ لە هەمووشان شارەزاتی بەڵێ تۆ بمێنی بۆ ئێمە ئەمەش خەباتێکی تر و بەرخودانێکی تر ئەمە ڕابوونە ئەوە لە چەپۆ لەولاوە منم ئەمیشان کاک بەکرد فەرەجە شاگردم بوو من وەستای بووم بەڵێ فژ نکاتەوە ئەمێنێش بەڵێ زان بەڵێ زانم کاک شێرکۆ بێکە مامۆستا ڕەوف حەسەنە منم کاک عەتا سوڵتان کاک عەتا سوڵتانە بەداخەوە کاک عەتا کاری هونەری ناکا یەکێک بوولەوانی کە کاری هونەری زۆر ئەکتەرێکی زۆر چاک ئەکتەرێکی زۆر باش بوو ئەمە لێرە سەرۆکی کۆمەڵ بووی وەنی بەڵێ ئەوەش بەڕەحمەت یادی کۆمەڵە بەوە شەید عیزەتە شەید عیزەتە ئەوە یادی کۆمەڵە مۆمتان داگرسانوە چەند ساڵ مامۆستا سەرۆکی ئەوێ بووی من 9 ساڵ 9 ساڵ بەڵێ باقیشی تقریبی 15 ساڵ زیاتر سکرتێری گشتی بوو بەڵێ بەدبەختی من لەوایە هەر یەکەتان هەکبەیەکی پەر چەند مەڵۆیەکن لە شارای ئەم شارە بەرنمەکەی منیش مەحکومە بکاتەوە مەجبورم لە لای جەناب بڕۆم و ئینجا سەرێ بین لە نوێنەری ماڵی حاجی حەمەی باقی کاکە عەبدولی حەمە باقی بەڵێ ئێمە دەستخۆشی لێەکەین بەڵێ کاک عەبدول نووسەر و ڕۆژنامە نووس و خەڵکێکی هیلاک لە بوارەکەی خۆتە یەکێکی لە دڵسۆزەکانی شار لە خەمخۆرەکانی شار من جاریش کەش بە خێراتنت دەکەم بۆ خۆت کەسێکی لەم بوارەیە ئەرشیفیستی بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە لێرا وەک میوان ئەمانەوێ بدوێنین ئەمە وێنەی یەکەمی جەنابتە بەڵێ پێم خۆشە پێشەوەی لە وێنەکان بدوێم جارێکی تر سڵاو لە سلێمانی سڵاو لە جوانیەکانی سڵاو لە پیاوەتیەکانی سڵاو لە جوان سازیەکانی سڵاو بۆ جەنابتان پێم باشە سلێمانی وەک ئەوەی کە پێی ئەڵێن پایتەختی ڕۆشنبیری زیاتری بە باڵا ببڕێ و کاری جوانتری بۆ بکرێ سلێمانی زۆر پێویستی بە خزمەت ئێستا زۆر فەرامۆشکراوە بەداخەوە نەچۆ بچێ ئێستا کاتی ئەوەیە کە ئیشی جوانی بۆ بکرێ ئەوەندەی بزانم کە شارەوانی بەنیازدە لە یەکی یانزەوە بازاڕەکان ڕێک بخاتەوە
کارێک لەو عەرەبانە بکە کە دیمەنیان زۆر ناشرینە خۆشەویستیم بۆ خاوەن عەرەبانەکان بەڵام ناشرینترین دیمەن لە پایتەختی ڕۆشنبیریە زۆربوونی بێبەرنامەی و عەرەبانانەیە داواکارم هیمەتێکی دڵسۆزانە بکەن شارەوانی و ژینگە پارێزی و ئەو دەستگانی کە پەیوەندن بەو کارەوە ئێمەش لە دڵسۆزان و خۆرانی شارەکەین بۆ ئەو مەبەستە بۆ ئەوەی کەوا ڕووکاری شارەکە جوانتر بێ و ژینگە پارێزیش بێ باسی ئەو وێنەیەمان کرد ئەنجا ئەمە وردە وردە هەندێک وێنە هەیە ئەم وێنەیە جەنابتی بڵێ لەگەڵ چێ ئەوە گردی سیوانە لەگەڵ کاک شۆڕشە چاوشین شۆڕشی و سامحێدینی تەنەکەچی بەفرێکی زۆر باری و لە گردی سیوان و چون بۆ شەڕە تۆپەڵ شەڕە تۆپەڵشتانە کرد بەڵێ کردمان بینی خۆمان بێ هەندێک تۆپەڵ بەردیشی تیا بوو ئێمە بەردماتیە کرد بڵێ فێریانە کردین تۆ یەکێک بولوانی کە بەردتەیەکە بەڵام پەشیمانی پەشیمانم پەشیمانی مناڵی بوو پەشیمانی بە هیوان لە بەفری داهاتووە ئەگەری شەڵا باری کەس بەرد نەخاتە ناو تۆپەڵە بەفرەکەیەوە بۆ ئەوەی بەردەکەەوە نەبوو زیێکی بشکۆل لە بووکگاس ئەخە هەیە تاوێرێکی تێکە بێ ڕەحمانە تاوێرێکی تێکە بڵێ ئەم وێنەیەکیە کاک عەبدول لەگەڵ جەنابتە ئەم وێنێ ئەبوو سەباحی هونەرمەندە دانیشتووی شاری هەولێر بوو بە ڕەحمەت بێ کۆچی کرد ئەوەی کە خوای خۆش بە حەسەن زیرەکی زۆر ئەمە سەردانێکی زیرەکی کردبوو یادەوەری جوانی لابوو کۆمەڵی وێنەی جوانی پێبەخشیم پیاوێکی زۆر بەلوتف بوو لەو ساڵانی ڕابردووە کۆچی دوای کردو فۆتۆگرافەرێکی دێرین بوو کۆمەڵی وێنەی جوانی بۆ هەولێر و هەولێرەکان جێهێشتووە بەڵێ درود بۆ گیانی پاشی ئەبوو سەباح و پێما بێم پیاوە ئەم کارکتەرە عاشقی سەباحی گۆرانی بێژیش بۆ کاتی خۆی بڵێ زۆر سەباحی خۆشویستی و چۆ بە لای و هیچ خۆشەویستی حەسەن زیرەکیش بوو ئەمە بڵێ دائیمەن هاتووە کردووە چوو بە لای و پێچ شەو گۆرانیان زۆر وتووە بەڵێ ڕاستە گۆرانی شان وتووە یان دەنگیشی خۆشە بەڵێ زۆر سوپاس یەکێک لەو گومناوانە کاک عەبدول لە سلێمانیە گومناویش نییە کەسێکی دیارە بەڵام باسکردنی بە قەدەری هەوڵەکانی نییە ئەویش کاک ڕەفیقە کاک ڕەفیق ئێستا گەلەریەکی هەیە لە قاتی خوارەوەی ماڵەکەی خۆیان کەسێکی ماندووە کوڕی مەحمۆفەنیە زانیاریەکانی جەنابەت چین لەسەر خۆی و لەسەر پیشەکەی و ئەوە دیدارێکی ڕۆژنامە نووسی بوو لەگەڵی سازمدا لە ڕۆژنامەی کوردستانیەوە بەڵام کردەوە بۆ خۆی زۆری پێخۆش بوو کۆمەڵێ وێنەی دەگمەنی پیشان نام و منیش لەو ڕۆژنامە لە کاتی خۆی بڵاو کردەوە هەستەکەی و کاریکە ئەوەی کە زۆر جێگاگرێ بڵێ وێنەگرێکی بەستەلیقە و دەگمەن بوو ئەرچیفی شارە کاک ڕەفیق تەمەندرێژ بە ئینشەڵڵا ئەم وێنەیەش بەڕاستی وێنەیەکی تری ناوازەیە کاک عەبدول ئەوە ساڵدانی براهیمی قادری و خوا لێ خۆش بوو و قالەمەڕێ بەڵێ ئەوە سەردانم کردن میوانی بەڕێز هێرۆخان بوون لە وتێری سلێمانی چوومە دیداریان ئەوە قالەمەڕێ ڕەحمەتی ئەوەش براهیمی قادریە تەمەندرێژ بێ تەمەندرێژ بێ ئینشەڵڵا ئێمە سڵاو بۆ ئەوە نێرین و درودیش بۆ گیانی پاچی هونەرمەند قالەمەڕە ئەم وێنەیە ئەگەر باسێکی وێنەشمان بۆ بکەیت ئەوە دیدارێکە ویسمان بەرنمەیەک لەسەر مامۆستا حەسەن زیرەک بکەین چونە سەردانی کاک ناسر زازی و لە ماڵی خۆیان نامیوان یاریی باشی کردین و کاک سەرکەوتیشمان لەگەڵا بوو ئەو بۆ هەر لە ڕێی تەلەڤیزیۆنی کورساتەوە بەرنامەی دابەزی بەڵەوەش کاک سەرکەوتە ئەوەش ئێرانی خێزانی کاک ناسر ئێرانخانە لێرەوە سڵاو بۆ هونەرمەند ناسر زازی و خاتوو ئێران بەڕاستی کاکە ناسریش جێگای خۆیەتی قسەی لەسەر بکەین ئەوەش ئاغای مشتەبای میرزادەیە هەچی گۆرانێ ناوازەکانی مامۆستا زیرەکە بەدەست و پەنجەی ئەم بلیمەتە دەرەوشاوەتەوە من ئەوەی ئاگادار بم مامۆستا عەبدول جەنابیش زۆر یەکێکی لە عاشقانی حەسەن زیرە بەڵێ بێگومان ئەرشیفێکی دەوڵەمەندم هەیە و ساڵانە درێغی ناکەم لە نووسین جا با یادەوەریکی ئەم بەڕێزت بۆ بجەڕمەوە زۆر باش لەو دیدارە پیاوێکی کەم دوو خۆش ڕوو خۆش دوو ئەم پیاوی میرزادەیە میرزادە بەڵێ وتە میرزادە دەست و پەنجە تۆ گۆرانەکانی زیرەکی گیانە لوتکە وتی وان نەڵیت غەڵەت نەکەیت دەنجی ئەو دەست و پەنجەی منی فێری میوزی کرد ئەو تەواضوعە چەند جوانە بەڵێ چەند ڕازگوۆیە بەڵێ ئەم خاتونە بە ڕێزە چێە ئەوەش خاتو میدیای زەندیە بە ڕەحمەت بێ پێرار 26 کۆچی دوای کرد خێزانێکی حەسەن زیرەک بوو یەکێک بوو لە خێزانەکانی باڵێ حەسەن زیرەک دایکی دوو ساکار و ئارەزوو ساکار و ئارەزوو ئەم وێنەیەش
هەر وێنەیەکی ترە لە ئەو وێنێش ئەوە یەکەمیان ئازف تەبڵێک بوو لەگەڵ ئەوەی ناوەڕاستیان هابە کەرکوچیە ئەوەشیان خۆمم دیداری ڕۆژنامە نووسیم لەگەڵ ئەنجام داوە لە ڕۆژنامەی بەدرخانە بەڵام کردەوە میوانی کە ناسی ڕزازی بوون ئەو شەوە مش لێەوە بووم ئەم وێنەیە ئەوە ڤیسیڤالێک بوو بۆ حەزرەتی نالی ئەنجامدرا بەڵێ ئەوە جنابی کاگویسفە ئەوەش مامەستا ئەحمەدی بەڕێزە ئەوەش خۆ ئێستا خۆشی لێرەیە کاگەڕەوە وێنەیە دیوە پێشتر بینیوتە بەڵێ باش نووسەر و ڕۆژنامەنووس کاک عەبدولی حەمەباقی زۆر بە خێراتن دەکەم جاریشی کەسێکی لە ماندووەکان سلێمانی بە ئێوە جوانە جاریش کرد سوپاس دەرفەتتان نمونەتان زیاد بێ هەربژی سپاس بەخێر بیا کاک سەلاح بابینە سەر جەنابێ پیاوێکی باڵابەرزی پرسپی بەڵام جاران وانە بوو جاران ئەوە جاران بوو ئەمە سەلاحمەجیە بەڵێ پیاوێکی بۆشناخ هونەرمەندێکی جوان هەمومان ئەوانی کە لێرە دانیشتوون بێزگە لەو کچۆڵەیە هەموو گەنجێتیان لەگەڵ گۆرانەکانی توا بدۆز سەر و ئێمەش مناڵیمان لەگەڵا بدۆز سەر زۆر بەخێر بێ بۆ جەنابە حەزەکەم باسێکی سلێمانیمان بۆ بکەی سەفەر مەقامە بۆ مەقامی سەفەر پەیوەندی بە سلێمانیەوە هەیە وڵام منەوەی بیسبێتم مقامی سەفەر تەوانەوە من لە بیرم نییە بەڵکو باوکم وانە کە جێڕایەتەوە ئەڵێ ئەم مقامە بە زۆربەی دایکان توانەوە مناڵەکانیان یانی لەسەر ئەو شێوازە و توانە وەکو لایلایە وایە وەکو لایلایە بۆ چمە بەستێن لەبەرەوەی کە هەنێ لەوە ئافرەتانی کە ئاوا دەنگیان خۆش بۆ گۆران ئەو شتیان تۆ بۆ مناڵەکەی مێردەکەی ڕۆژەوە بۆ سەفەر بەلک بەڵێ بۆیە ناوی سەفەرە بەڵێ باشە کاک سەلاح ئێمە ناچینە دەرێ لە بەرنامەکە وێنەکان چیرۆک زۆرە گێڕنەوە لەو کاتێک کە دانیشتین چیرۆکایەکی زۆرمان گەڕاتەوە بە ئەم جارە بوارێک بین بە خۆمان ڕێگە بە خۆمان بین ئەتوانی شتێک لە سەفەرمان بۆ بڵێ آخر دیار بوو هەر لە بیدایەتەوە نیازە خراپ بوو لەگەڵ نیازم خراپ نییە وەڵی تر منیش میوانەکانم دانیشتون و حەزەکەم من بەڕاستی من ناتوان بڵێم مقامی سەفەر وەکو خۆیڵێن بەڵێ ئەوەندەی با بڵێن توانە بەسەریا بشکێ بەسەر چاو زۆر سپاس فەرموو أرجنا لنا كاس كاريا خاكم وسرر وبا عمر ما إخوايا بمجيني تا لبري كافي كسيك دەستەکانی خۆش بێ بەڕاستی ئێمە بردەوە بۆ ناو کۆڵانەکانی سلێمانی دەستەکانی خۆش ئەم کاراکتەرێکیەیە کاک ئەوە باوکمە باوکتە تەمە لە ژیانە نەماوە نەخێر ئەم داری بۆچی بەرز کردوتەوە جەنابی کاک تۆفی وڵایەوە بە ئەگەر مەجالێکەوێ وا شتێکیەوە تامۆ بژێنەوە دیارە باوکم و دایکم لە ماڵەکە لە حوشەکە دوو ئەم لاولای ڕێگای ڕێڕەوەکەمان کاتچوینە لە حوشەکەەوە چوینە ژوورەکان گوڵ بوو لایەکیان دایکم ڕوانەبووی لایەکیان باوک ئەمە بەجددیش یەکێک لەوانە شایەتە لەگەڵما کە شەریکم بۆ ئەو کاتە برای شەوکە ڕەشی فوات ئەوە لەگەڵ ئێستاش لە حیات ئەماوە ڕەنگە
پێ بکەنێ بۆ وەزا ئەوش لەگەڵ ما دانیشت بێت تارمەکە دانیشت بووین باوکماتە ژوورە وتی ئاما وتی ئەوە چێوە گوڵی شکانەوەتەوە بۆ خۆیان مەجی نازانم وتی با زانی ئەو مریشکەکانی تۆ بووە جامژک و کەڵەشەیشی کەژەی جوانیە بوو وتی نازانم ئاگام لێنێ وتی ئاگال لێنێ وتی بەڵێ چوو لەو لاوە لە چینەکەی بڵین لە ڕیزەکەی دایکم چەپچێ گوڵی هەڵگرت و خستێەوە لەوە هەر هەڵیکەن فرەیە وتی ئەو بۆچی وا لێکرد مەجی وتی ڕاوەستی وڵاویش چەپچێشتر وەل حازە تا فریا کەوتمیشی دانێکی تریان هەڵکەن کورتم باوکم مامەکەن بە خاتی لەو کاتیا چوین من و کاکفوادە ڕۆشتین بۆ دەرەوە کامێرەکەم دانا و مناسبەیەکمانە بوو کامێرەکە ئەمەش دایکتە کاک سەڵاح هەل لێ بەڵێ بەڵێ دایکم ئاو دارێکە ئەنجاوە هین بوو بڵێن هەڵوژە بوو باوکم ئەوە دایکم ڕوانە بووی وتی هەرۆ دارێ هەڵگرت و وتی ستاعال ئان پەل و پۆی پێوە نایڵمێشێن بەڵام بە هیوان کەس ئیتر شتیوانەکە بەڕاستی دەستبردن بۆ گوڵ و بۆ درەخت و ئەوانە یەکێکە لە بڤەکان دایکم زۆر یەکتریان بەڵێ پەیوەندی بە ژینگەوە هەیە ئەوە ناتوانین ئێمە شتیوا بکەین بەڵێ ئەمەش بەڕێستی لەگەڵ کارکتەرێکی تر بەڵێ کاکەیوانەوە ئەمە شوێنەیەکی تری زمانی دەرەوەتەوە نییە بەڵێ و ئەخیر ڕۆژی هاتنەوەم لە هۆڵنداکە ئیتر ئێوەم بەجێشتواتەوە ئەی ئەم وێنەیە ئەوێنەیە چاڵغی بێ ئەوە مقامبێژێکە کووردە لە چاڵغی بەغداد ئیشی کردووە و نەخۆشێکی عجیبە و مقامات عراقیش بۆ خۆی خۆشیی خۆشی یادگارتان هەیە هەندێکتان لەسەر مقاماتی بەڵێ لەسەر مقاماتی عێراقی هونەرمەند کاکە سەلاح مەجی ئێمە زۆر سوپاسی جەنابەت دەکەین بە هیواین خەرمانی زیاتر بەرەکەت بێ زۆر خۆشحاڵ بووین بە هاتنەوەت بە یەکجاری بۆ کوردستان بە خۆشحاڵین بەوەی کەوا لە بەرنامەکەمانە لەم یادا لەگەڵمانی زۆر سپاس میشیوادارم نمونەتان زیابێ بۆ خزمەتی ئەم شار زۆر سپاس مامۆستا فەهمی ئەمین عەزیز بەڵێ مامۆستا جەنابتان مامۆستا و کەسێکی دیار و کەسێکی وشیار لە شاری سلێمانیا پێم خۆش بوو هەر لەگەڵ خێزانەکەت میوانن و لەگەڵ کچەکەشتان کە پێم وابێ دوامین هێشووی ماڵەکەیە کە ئەویش میوانی بەرنامەکەمانە زۆر بە خێراتنتانەکەم وێنەکانی جەنابێ زۆر جوانن ناوازەن ئەوەندەی لە بەرنامەکە فرسەت هەبێ حەزەکەم ئەم وێنەیە جەنابچ قوربان ئەو وێنەیە و چەند وێنەیەک کەشم هەیە بوارەکە هەرەوە بۆەوە بێنم خولیای لە سەتایی 15 ساڵی 16 ساڵی من لە سابونکەران لەدایک بوون لە 48 تا هاتی نەگەڕێکی کارێزی ئەحمەد زەنگەنە پشت سەرا لەوێ وەرزشمانە کرد پێشەوەی لە 56ەوە پێشەوەی یانەی سلێمانی بکرێتەوە سینەمای دڵشاد نەکرابوو لە ماڵی حاجی ئەوڕەحمانیان گرتبوو بەکرێ لە ساڵی 1950 اینجا چووی ناوێ تا ساڵی 60 من وەرزشم کردووە خولیای وەرزش بوو بەڵێ جەنابتان برای کەسایەتێکی زۆر بەناوبانگن لە شاری سلێمانی بەڵام پێشەوەی بچینە سەر ئەو کەسایەتیە ڕێگام بن ناوبڕێک وەربگرین و ئەنجابینەوە سەر ئەو کەسایەتیە ئازیزانم ناوبڕێک و دێنەوە لاتان ئازیزانم جارێکی پێسڵاو جاری شکەش دێنەوە سەر پەڕەپەڕەکردنی ئەو ئەلبومانەی کە لە ماڵەکان و ئەمانەوێ لەم یادا بێنە بەردیدەی ئێوە پێش ئەوەی ناوبڕەکە وەرگرین لەگەڵ مامۆسای زۆر بەڕێز مامۆستا فەهمی ئەمین عەزیز بووین سەرەتایەکمان لە ژیانی جەنابە باس کرد و ناوبڕما وەرگر ئەمەوێ باسی ئەوە کاراکتەرێ بکەم کە لە ماڵی ئێوە کەسێکی ناودار بوو ئەمیش
ئەم کارکتەرەیە منەمەوێ خۆت لەسەری باس ئەوە خۆمم ئەوان خۆتی ئەوە خۆم ساڵی 57 بەڵێ کەواتە ماوەتەوە سەر عزەتی بران کاکە عێزەت نازانم لە کشۆماندانا بەڵێ ئەمە یەکێکە لەو وێنانی کە کاک عێزەتە ناسراوە بە عزەت یەک پارچە بەڵێ ئێمە باوکم لە ساڵی چلوویەکە ئەمری خوای کرد لە 15 چلوویەک من لە مانگی 4 چلوویەکە لە دایک بووم بەڵێ دایکمان باوکمان بوو دایکمان بوو عێزەتی لە هەمومان زۆر خۆشترەویست من ساڵی 61 لە یەکی نوە کە چوومە زانکۆی بەغا ئتر لە 62 لە 61ەوە عێزەتم نەدیوەتەوە تا هەفتا بۆ لە 62 ئەو بوو بوون بە پێشمەرگە دوای 61 ئەم بوو بە پێشمەرگە دایکم ئەمەنگەی خۆشەویست دایمە پێوت لە پەنجاکانە یەک پارچە دڵمی یەک پارچە جگەرمی نازناوی یەک پارچەی بەسەرا بڕە منیش دوای خانە نیشێنم یەکێ لە پرۆژەکانم قسەکانی ئەم کۆ کردەوە بە ناوی خۆیەوە چەردەیە لە قسە خۆشەکانی عزت یەک پارچە دانەیەشم پێشکەش جەنابە کرد بەڵێ وایە وەرم گرت و زۆر سوپاس دەکەم پێش ئەوەی بەردەوامی بین بە قسەکانی خوا لێ خۆش بوو کاکە عێزەت یەک پارچە ئەم وێنەیەمان ئەگەر بۆ ئەمە خۆم و دایکمین ئەوە دایکمە کاتە دایکێ نازناوی عێزەت یەک پارچە یاوە بە کاکە عێزەتی کوڕە گەورەی بەڵێ کوڕی گەورەی نەبوو عەلی مەساح کوڕی گەورەی بوو دوای عەلی مەساح فەخری خوشکمان بوو کە ژنی حەمەمەجی مدیری خەزیانەی کۆن ئەو ئەمری خوای کرد دوای ئەوە عێزەت بوو دوای عێزەت من ڕخنەیەکی کاکە عەبدولی حەمەباقیم بەڕاستی بە هەند وەرگرت کەوتی بەرنامەکە کەمتر قسەی خۆشی تیاکراوە و لە پێشەکی بەرنامەکەش و هەرواش بەناوبانگین بە قسەی خۆشەوەمانە کاکە عێزەت و کۆمەڵێک کەسایەتی قسە خۆش ئەگەر ناوەکانیان لە سلێمانیە کە زۆر بەناوبانگون بە قسە خۆش وەکو کاکە عێزەت چی تر بوون ئەوانە بەڵێ دەتۆ کاتە مایکەکە بگرە بەدەستەوە کی ترون وەستا عوسمان دەی فەرموو بێناتۆ بێڵێ ئەوانەی کە قسە خۆش بوون لە شاری سلێمانی کاک عێزەتی ڕەحمەتی و هەروەها کاکە حەسەنی شیرین بەڵێ و هەندێک کەسی تر ئێستا لە یادم نییە کاک بەکری حاجی سەعڕەش کاک بەکری حاجی سەعڕەش دەنگیشی خۆش بوو و قسەشی خۆش بوو خۆش بوو گۆرانیە و بەدەست سوکانەکەی ئەگەر قاچی کێنایە دەرەوە لە لۆرێکەوە ڕەحیمی وەستا مەحمووی ناڵبان ئەوانە هەموو قسە خۆشەکانی ئەم شارە بوون هەتا ئیسلاماوە دوعای تەمەندرێژی بوو لەش ساقی بۆ سپاس بۆ تۆ کاک حاجی کاگە سۆرجیان لە پێشەکی کتێبەکە ژمارەیەک لە قسە خۆشەکان ئاماژەم پیاوە لە پێشەکی کتێبەکەی عێزەتە کاک عێزەتە اینجا با بڵێن ساڵی چەند ژنێنە من لە 69 مارەم کرد تەمەن لە عقاری بووم گواستمەوە نزیک ماڵی خوشکم دایکم تۆزێ ژنۆی هێن بوو ئەم پەروێنی فەرێجی حاجی حسێنی حاجی مەحمووی ئۆمەری مەڵکەنی ئەم خەڵکی مەڵکەنیە من سابمکەران پشتمان بە پشتی یەکترەوە بوو ئتر ئەو بەنسیبوون بوو لە یەکی هەفتا کاک بەهادینی سایەق بردینی بۆ بەغا ئەوە لە بەغا گرتومە با بڵێین لە مانگی هەنگوێنیە مانگی هەنگوێنیە پیرۆزبایتان لێکەم پەروی خان ڕۆژ و مانگ و ساڵی شوکردنی تۆ ڕۆژەکەی بەس لەواچێ پێنجشەمە و جومعە و شەمە چونکەم دەوامی هەبوو لەواچێ ئەم وێنەیە لە بەغاجی داوە ئەو جلی زارایە لە بەغا لە بەغا با بڵێن هەیە بڵێ هەبوو یان لە سلێمانیەوە بردوو لەگەڵ لەوێ هەبوو بەڵێ لە باو سلێمانی هەبوو ئەمە ئوستۆدۆیە بوو لە شار عڕەشی ناوە دیاری بۆ کڕید مامۆستا فەهمی وڵای چۆن دیاریشمان لەوێ دیاریە کە هەتا ئێستا ما بێتێ هیچ نەماوە لەو دیاریانە باش ئەبوایە بتان وایە بەرهەمی ئەم ژن و مێردایەتیە مامۆستا چەند مناڵن ئەمە یەکەم مناڵمانە گۆنا ئەندازیارە ئیسە لە کۆرتێلە لە کورتیالە بەڵێ
نۆزدەی نۆی هەفتا لەدایک بوو ئەمە شەر پەروین خانە ئەمە پەروینە ساڵی ئەوە مارەم کردبوو بڕی گوێزرابووە دوو مناڵمان هەبوو دوو مناڵمان ئەو خەکە بۆ ئەو نەبەرزە وڵی بۆی لە ڕەتهینەکە وتی بەرزی کەرەوە ڕسم وتی بۆی بۆ وێنەکە بۆی دیار بێت بڵتی بۆی دیار بێت سروەخان بۆچی یعنی ڕەخنەتە بوو لەسەرەوە ئێوە حێل و مێخەکەیان دایکم هەی بووە و خوشکەکانم هەیەە لە بوارەکەشا ئیشەکەین و ئەکسوارە ڕسم خانێ بوو لە جادی مەولوی ناوەکەین بیرچەوە وتی ئەبێ هینیکەی ئەبێ بەرزیکەی با بەرز هوەر بوو هوەر تۆ مامۆستا پەرویخان تۆ پیشە چی بوو؟ وڵی منە تا دویم تەوەستم خوێن ئیتر بووی بە ژنی ماڵەوە ئیتر شوم کرد تەلەبە بووم کە شوم کرد ترە وەختە وا بوو زۆر فامی وازینەیەنە ئەگنات لە سێوە دۆتۆ بڵێ بەڵێ ئیتر ئەمە ئەم با بڵێن ئەم ژن و مێردایەتیە بڵێ هیچ پێشینەیەکی هەبوو خۆشەویستی من مناڵ بڵێ نەیبوو بەڵام لە سەردەمێک کە کە مامۆسافەهمی جەنابتی یەنا تۆ فریای کاکە عیزەت کەوتی وڵاهی کە ساڵی هەفتا هاتەوە سێ چوار مانگی گینا من نەمبینی بوو قسەی خۆش بوو زۆر چیت لە بیرەی کاکە عیزەت یەک پارچە وڵی هەر قسەیەکرد بەس کە هاتەوە دایکی لە هینێکمان هەبوو بەتانیایەکی فەتاح پاشا وان پێگو بەتانی فەتاح پاشا هینی کاک عێزت هەی بووشت ئەیبوو مجارەیەترێک بە دایکێ گوی بێ مەیفرۆشم دایکیشی سێ چوار دیناریایە خۆشەویستەی بوو مەی بە نازانم پێویستی پێی بوو کاتە پێویستی بە پارە من هەرەوەمەیتر زۆر پڕایە بەتانەکە بیفرۆشێ نایگوی بەیانەیە بە مەیفرۆشم سوعبەتی لەگەڵ دایکێکە نازانم دایکی پارەیە زۆر کوڕێکی دەست و دڵباش بوو کوڕێکی ڕێک و پێک بوو تەمەنیشی نەبوو یعنی بەقەدەری ئەوەی کەوا مەشهورە لە سلێمانیە تۆ ئەوەنە قسە لە بڵێن لەزەت لە قسەکانی بینی زۆر کوڕی چاک بوو یعنی کە ئاهاتەوە شەو درەنگە هاتەوە تەقی بوو ێواشی هاو بۆی ئێمە ماڵەکە دەنگی نێ و خەبەرمان نەبێت شارستان بوو لەو چاک بوو گفتار و لە ڕەوشتەوە هێوەژنی بۆ پەیانە کردی نەوەڵا فەقیرەیتر بەبێ تەمەنی نازانم 30 ساڵ نابوو وای شتێک بڵێ مامۆستا وەڵاهی ئاماژە بە و بەتانایە بە 2 دینار کڕی بووی خۆی کڕی بووی ئەجا قماریە کرد من واقعەکە ئەبێ مێژوو دەگەرەشتانی نەجێڕیتەوە یەکێ لە نوکتەکانی لە کتێبەکەی کە چاپم کرد و بەخشیمەوە بە سەر ئەهلی شارە جەنابە وەک عەرزم کردی کە لەگەڵ دۆڕان هاتەوە گۆدای ئەو بەتانیان بۆ پێشێ بمە مەزاتخانە ڕووی ناهات یای شمەیگو بڕۆ لە کەواکەم 2 دینار دەرێنەوە خواحافیز نەجات بە ئەزای مەسەلەکە چییە مامۆستا ئەم وێنێش هەر دەمان کردو پۆکەر بەیانی 55 اینجا بزانە ئەوە کەی وە ساڵی پەنجاکان بوو سەسەکان و نازەمەوە یعنی تا بەیانی دانیشتن بەڕاستیشێکی باشتان نەکردو خۆڵی بێ هەرێکی ڕاستەوەنی ئەو وێنەیە مێژۆکەی بەروارەکەی لە سەر نووسراوە ساڵی 12 حوتی 73 ئەوەی لای پەروینەوە ئەوە دانایە ئێستا لە ئەڵمانیایە لەگەڵ برایچکەی دەرونی ناوە ئەمەش گۆنایە کە عەرزم کردی ئەندازیارە لە کۆرتێل کاتەی سە شیلانتانایە لە ماڵەوە شیلان خۆی کاگاسۆ واقعیان چی مناڵ هەیە مناڵم هەبووە من سۆزی باوکایەتیم نەدیوە سۆزی دایکێکم دیەوە باوکم بووە دایکم بووە کە مناڵم بووە سۆزی دایک و باوکم ماوە بە مناڵەکانم هەمویان منیان لە دایشیان خۆشترەوە کە ئەوەی سە لێرە دانیشت بەڵێ ڕاستە فەرمی خواتویان بۆ بێڵێ ئەمە بێنێکی مامۆستایەتیە وەنیە قوربانجان من لە زۆر خوێندنگە وانەموتۆتەوە لە کچان و کوڕان هەمویان کچەکان وەک برای خۆم چکە معاملیان ئەیانزانی چۆن پەروەردەیانەکەم چ کوڕان چ کچان ئەمە فریشتەی کچانە ئەوە ڤیانی ئەندازیار ڤیانی کاک دڵشادی معمەلی جگەرەکە بوو لاموا بێ کۆن کاک دڵشاد ئەو کاتە خوێندکار بوو لەگەڵ ئەو کات ئەمە شەشی زانستیە من دائیمەن 30 ساڵ شەشی وێژەیی و زانستی وتەوە لە کچان و کوڕان لە 41 ساڵ خزمەت 35 لە سانەوی شۆڕش وە چیشمە کرد بۆ ئەوی قاتەکانمەها ئەبینی یەکەم کەس بووم کە من سەدرێم لەبەر کردووە بۆ یەجلەکانی پیس بەڵێ ئەجا ئەوە لە کاتێکا من دەرسم شەرح کرد
تەختەکە بیان لە پێشەوە بوو هەڵەسا بۆ یەکوژانمەوە لەگەڵ خوێنکارێکی ڕەفیقی هاوار ڕێکەوت بوو کامێرایان هەنەبوو کاتێکم زانی پرتەیە کرا بەڵام قەت لە ژیانمە ئیزعاج نەبووم بە خوێنکار چکت چکڕ بەڵام لە عینەن کاتە حیجابێ هەبووە ڕێز لە بینی هەردووکمان بەڵێ ڕاستە بەپێ ئەو عرفە عەشایریە و عینەیەک لە بینمانە بەڵێ کاک ئەحمەد بورە مامۆستا فەهمی مامۆستای منیش بووە یەکێک بوو لەو مامۆستایانەی من وەکو بێتە خەیاڵم هەرگیز و ڕەبوونمان لێ نەبینیوە و ئەو خۆشەویستیە لەو کاتەوە تاکو ئێستا لە نێوانمانە هەرما و پەرە ئەسێنیە سوپاس یەکەم هیوای تەمەند درێژی بۆ خوازم شانازیە بۆ فەهمی بەڵێ مامۆستا فەهمی ئەمین عەزیز زۆر زۆر سوپاس دەکەین هیلاکمان کردی گەلێک مەمنون سوپاس بۆ بەڕێز بچینە سەر دواهەمین کەسایەتی کە میوانە ئەمانێ بزانین شیلان چییەکا لە ناو ئەم خەڵکە لە خۆی بەتەمەندتر ڕای چییە بەرامبەر بە سلێمانی تۆ وەکوونەوەی نوێ ئەڵەی چی؟ وەڵا سەرەتا دەستخۆشی بەرنامەکە و لەکەم پیرۆزبایش لە هەموو خەڵکی سلێمانی یەکەم بەهۆی مایەدەوە من لەگەڵ دایکم و باوکم هاتم بۆ ئێرە سلێمانی خۆشترین شوێنە بەلای منەوە خوا سلێمانی لە هەمومان نەسێنێ زۆر سپاس بژیت پێت خۆشە ژیان بچێتەوە ئەو دەورانی کە ئەمان ئاوا بە تام و لەزەتەوە باسیەکەن وەڵاهی بەپێی ئەوەی کە ئەوان باسیەکەن کە خۆش بووە لەوانەیە ئێمە ژەگەل لەو سەردەمایە بووینایە هەستمان بۆ خۆشیە بکردایە بەڵام چکە من لەم سەردەمایە ژیاوم لەوانەیە ئەمە بۆ من خۆشتر بێ بەس هەر کەسە و سەردەمی خۆی لەلا خۆشترە تۆ لە چ گەڕێکێک لەدایک بووی لە توی مەلیک لە توی مەلیک بەڵێ باشە ئەگەر پێت بڵێن سابوونکەران لەکوایە دەرگەزیان لەکوایە هۆلێ کامەیە نوریاوا کامەیە ئەوانە تۆی زانی سابوونکەران و مەڵکەنی ئەوان نازان بەس ئەوانەی ترنە ئەی سەرگۆل قابلە سەرگۆلیش نەزانی نازانم باشە جانی من زۆر بەخێراتن دەکەین پێمان خۆش بووەکوونەوەی ئێستا لەگەڵمانەبی وابزانم مامۆستا جەنابی شتێکی بیر چوو لە کاتی بیرەوەریەکانە من پەلەم کرد داوای لێبوورنەکەم یادگارێکت هەبوو بیجارێتەوە پێم خۆشە ئەم یادگارێ پێشکەش بێ بە ساڵیادی سلێمانی و هەموو ئەم ئامادەوە ڕێزانە بێگومانە یادەوەری مەناڵی زۆر خۆشە لە گەڕێکی منستر کارێز ماڵێکە بوو تازە جەڕەسیان دانابوو خۆیان زوو تاقییان نەکردەوە ئێمەش دوو هاوڕێ بووین شەوانە چوین هەموو جارە جەڕەس مالیا و ڕامانە کرد هەموو جارە تێمەس خاوەن ماڵ لە کەمینایە بەمان خۆی ماداوە جا من خێرا ڕامە کرد تۆزێکیش فێڵبازم لەوەی کە هاوڕێکەکەم فێرەکەم تۆ پێشکەوە تۆ دەست جوانە تۆوە زەمقەکەشم بۆ کڕدا زەمقەکە یاد لە جەڕەسەکە و لێ یاو گرتی کابرا حاجیەک بوو وتیەوە چیەکەن هاوڕێکەکەم وتی وەڵڵاهی خاڵە حاجی بەخوا قەڵاکەین قەڵایکی حاجی بۆ خوا قەڵایەکی بێ وتی دەڕاوەستا زلێکی لاوتی قەڵا یایکی بێ زلێکی تلاوتی قەڵا دووی بێ زلێکی تلاوتی قەڵا سێی بێ چوارە بقەڵا تفێکی لێ کردوتی بڕۆ بە باوکە بڵێ قەڵا لای حاجە لای خۆتان نییە کە هاوڕێکەم هاتەوە وەلامەتی وتم ها عزیەتی گەی تۆڵە ڕاکردنەکەی خۆ دەیزانێ لە خۆ بپرسە زیادگارێکی خۆش سپاس کاک عەبدول هونەرمەند عەتا قەزاس مامۆستای خۆم و نەوەیەکی زۆر لەو سەردەما کە ئێمە خوێنکاری جەناب و بین ئێمە پشتێکی شێرمان لە هونەرەکەی تۆ بەرکەوت جێ دەست دیارە ساڵانێکی دوور و درێژە پەراگەندە و دوورە وڵاتی ئێمە ئەمانەوێ باسێکی کۆنمان بۆ بکەی و ئێستا کە هاتوویتەوە بەراوردێک بکەیت لە نێوانی ئەوەی کە پێشتر دیوتە و ئەوەی کە ئێستا ئەیبینی جا ئەمەوێ ئەلێرەوە دەست پێ بکەین ئەوە وێنەی خۆمە ئەوە ساڵی 1950 لە لای باپیرم بووم یحیافنی ئەو یەکەم وێنەگری شاری سلێمانی بوو بە حسابی وێنەگرتن لەسەر جادە نەک لە ناو ستودیۆ چونکە هەندێک لە ڕسمچیەکانی شاری سلێمانی وێنەگری کارەبا بوون ئەوانە ئێستا خۆیان کردووە بە خاوەنی هەموو ئەو ئیشانی کە باپیرم لە زمانی شێ مەحموود لە زمانی ئیسماعیل خانی سمکۆ
لە زمانی خولە پیزە و ئەمانە کە ڕسمی گرتووە بە خۆی و سێپا و سنووقەکەیەوە بردوێتی لە شارباژی ڕسمی ئەوە و پیاوانەی هەموو گرتووە و یەکەم وێنەگری ماڵی حەبسەخانی نەقیب و شەمەحموو بووە. بەڵام بەداخەوە ئێستا هەندێک لە وێنەگرەکانی شاری سلێمانی کە زۆربەیان شاگردی یەحیا فەنی بوون خۆیان کردووە بە خاوەنی ئەوە من گلەیەکی زۆر گەورەیە هەندێک جار ئیلێمەوە زۆر جوان نییە ئەوە ئەو نەوعات زیینێکی محتەرەمانەیە ناوی خۆیانیان لێنووسیوە و زۆربەی خەڵکی سلێمانیش ئەو پیاوەیان ناسیوە و ڕسمیان لەلا گرتووە. ئەوە منیش هیچێکم لەوانە کە خۆم لە لای ئیشمە کرد پیاوێکی لادەی لێوە هات سێپاکە لە بەردەمما بوو لای من بەجێژ من ڕسمەکانم مەگەر چووکە فێری کرده بووم لە عمرێ ئەوە بوو کابرای لادەی هادوتم بێ زەحمەت بەس تاسیە دەرەجەم بۆ بژمێرە و ئەم سەرقاپی ئەم شتە لا بە لەسەری بەبێەوەی کابرا مسەوەر بێ یعنی ئەوە لە نیحیافەنی باپیرە نەیگرتووە کەسێک گرتوێتی ئەسڵەن ڕسم گرتنەوە نەبووە و ئێستاش لەم کۆبوونەوەی خۆمانەکە ئەمان هەموو دانیشتین هەرچ کەسێک لەم برادرانی کە لێرە لەم بەڕێزانەی کە لێرن لە عمری چەنەوە لە ئێمنش گەورەتر بن وێنەیان هەیە بزانە ئایا ئەوانە ئەو مسەوەرانە گرتووانە کە لە شاری سلێمانی یا خۆیان کامێرایان هەبووە ئەو ساڵانی لە کاکفامی و مامۆسافامی و کاگەحمەوەوان ڕەوان ڕسمیان زۆر لەلا هەیە حتا و برادری کە دوکانەکەی پرە لە وێنە ئایا ئەو تەنیا ڕسم چیە گرتوێتی کە خۆی کردووە بە خاوەنی هەموو ڕسمەکانی سلێمانی یاخود هەر کەسە خۆی کامێری شەمسی هەبووە یاخۆ سنووقی کامێرەی هەبووە لە ماڵی خۆیان فلیمی تێ کردووە و ڕسمەکانی گرتووە ئەوە ئیسپاتێکە بۆ ئەوەی کە من ئەیڵێم کە هەر کەسە خلعاسی خۆیەوە وێنەی شاری سلێمانی یەکە سوکاری خۆی گرتووە خۆیان ساحبی نەک مسەوەرێک خۆی بکا بە ساحبی ئەو ببوورە مامۆستا ئەمەوەیە پرسیارێکم توخوا یەحیا فەنی باوکی دایک یا باوکی دایکمە باوکی دایک بەڵێ ئەی ئەمێنێژیەوە لە باوکەوە قەزازم بەڵێ لە باوکەوە قەزاز ئەم وێنێش هەر ئەوە ماڵی وەسەحمەی خەیاتە ماڵی وەسەحمەی خەیات ماڵی دکتۆر محەممەد ڕەشید وەسارەشی خەیات مەشهورە لە گەرەکی حاجی حان ئەوە ئێمە عیلیان تێکەڵاو بووین من شیرم خواردوو لەگەڵ مامۆستا خەسرەوە ینی بەهێخان شیری یاوە بە منیش خەڵکی ئێستا خەڵکی شارەکە ئەزانن ئێمە بەرامبەر ماڵی باڵەخانەیەک هەبوو بەرامبەر ماڵی ئێمە ماڵی حاجی محەمەی حاجێمینی قەزاز لەگەڵ ماڵی ئێمە بەیەکەوە بن گەڕەشێکی زۆر گەورە بوو ئەوە حوشەیەکی زۆر گەورەمان هەبوو وەکو ماڵی کاکە محەممەد هەمومان هەموو خەڵک لەو حوزەی ماڵی ئێمە ئاوی ئەبرد ینی بەلوعە زۆر کەم بوو ئاوی هینی تیا بوو لەسەر چاوەکەی لەوەی گەڕەکی حاجی حان و ماڵی عوسمانی حەمەنار و ئەمانە ئەوانە هەموو حوزی تیا بوو بەلوعەیەکی گەورەی تیا بوو لەگەڵ حوزەکە ئاهاتن لەوێ قاپیانە شێت ئاویان ئەبرد دەستنوێشیانە گێژنان مامۆساعەتە ئەم وێنەیە چییە؟ ئەمە لە ساڵی 1970 بوو وابزانم هینێک کات لەم وکو ئەمی شاری یاری بۆ سلێمانی ئێمە لە بەرەوەی لە کۆمەڵی هوەری وێژەی کوردی بووین مامۆساکە عەلیە زانەیە ئێمەی ئەندامانی کۆمەڵی هوەری وێژەی کوردی خۆمان تەرخان کرد بچین لەوێنە یارمەتی ئەو هینە بین ئەو شاری یاریە ئەوە بوو ئەو شەوێک پێشمەرگە یای بەس پێشمەرگە بوو نازام چی بوو علاکولین من بەڕاستی شتەکە زۆر دوورە هاتن یان بەسەر شاری یاریەکە ئەویتر خەڵکەکان هەموو ڕایان کردویتر ئەو شاری یاریە داخرە ئەو کوڕێکی یۆنانیە ئەوە لەگەڵ یارەسم گرتووە یۆنانیە بڵێ ئەم وێنەیە شێوەکاریە فۆتۆنیە بڵێ ئەمە یەکێکە لە کارە هوەریەکانی بەزەیتی کراوە وەبزام ساڵەکەی لەسرە بەڵام وەبزام 65 و 64 ئەوانەیە ئەوە بەخشیم بە مامۆستا وشیار کامیل سابونچی خوشکەزای عوسمان سابونچی بەس من حەزم کرد کاگە ئاسۆشتێکی کە بڵێم بەڕاستی ئێمە یادی سلێمانیەکەینەوە من بەنسبە خۆمەوە شاری سلێمانی بوو بە مەدرسە بۆ من شاری سلێمانی بوو بە کردمی بە پێشمەرگە شاری سلێمانی کردمی بە مامۆستا شاری سلێمانی کردمی بۆ کەسی کە لە سابونکەرانەوە هەتاوەکوونیە قلیاسان و ئەزمر و شاخەکانی هەرچی دەور و پشتی کوردستانەیە حتا بە مەهابات و بە ماردین و بە دیار بکرەوە خۆشم بیوەکو یەک ئەم شارە بوو بە شارێک کە ئێمەی فێری ئەوە کرد هەموو یەکێکمان وەکو جیڤاراوا بین هەموو یەکێکمان کۆڵنەدەر بین خاوەنی ئەوە بین کە لە دژی دوژمنەکانمان کە ئەیانویست ئێمە بخەنەژێر دەستی خۆیانەوە من ئەمە هەرگیز لەبیرم ناچێت هەرچەنە دوور بووم لێی لە ماوەیەکی 30 ساڵە بەڵام
سلێمانی کوردستان هەموو کوردستانی گەورەوەکو یەکوا بوو لە لای من خۆشەویستترین شت لە لای منە ئەگەر نانیشم نەخوارد بێک بەس بیری سلێمانیم کرد بێ وەم زانیوە نزیکترین کەسم لەو کەسانی کە شەهید بوون لە پێناوی ئەم خاکەیە. مامۆستا عەتا ئەمەش هەر هونەری شێوەکاریە. بەڵێ ئەوە وێنەیەکی جژنی نەورۆز بوو لە خوار سلێمانی و دەشتی تارەخیانەکان پێبوو ئەو کەسا کاتە عقاری ئێستاوە نیە زۆر عقارینا لای مەلعەبەکەەوە وەرزشخانەکە ئەو وەختە دەشتی ئەو وەختە 12 سواری مەریوان ئەم کاک عەباس ئەبوو شوار بوو ئەوانە حەیسا لە سوور و ئەوانە بە ئەسپەوە ڕمبازێنیانە کرد بە ناوی 12 سواری مەریوانەوە. ئەم جەماعەتەی کچانە کە لە سانەوی کوردستان و ئەوانە هاێنەرابوون هەڵە پەڕین من خۆیم کامێرەم هەبوو بەڕاستی کامێرەی بۆکسەکانم هەبوو ڕسمەکەیانم گرتووە بە ڕەشوسپی ڕسمەکەشم هەر هەیە بە ڕەشوسپی ئەکسرێتی کچەکان کە ڕسم گرتوون هەمووشانە ناسمەوە ینی یەکەیەکە ناویانە ناسم وەرتێتی حەقیقی یعنی بەڵێ هەمویان ئەناسم و لەوانەیە ئەگەر خۆیان بیبینن خۆیان بیریان کوێتەوە کە ئەو ڕسمە چێن و چێن ئەم وێنەیەکی تقریبەنەوەنە کۆن نییە ئەگەر باسێکی ئەم وێنێشمان بۆ بکەین ئەمە من کە ئێمەوە لە ئەوروپا یاخود هەر پێش ئەوەش لە ئەوروپا مستەفای سەیمەجی لە جادەی ئۆرزدیباک دوکانی خەیاتی هەیە ئەکسەرەتی دوکانە خەیاتەکان برادەران و خەڵکی سلێمانی هێنن ڕاهاتوو نەچنە ئەو شوێنانە بەڕاستی سا من بە ڕۆژانە لای کاوسمانە بینم مەجموعەیە خەڵکی شاری سلێمانی لایە کاچم سەلامی لێکم زۆر خۆشە جا ئەوە کاکە حەمەی بەکرا ئەوە مستەفای سەیمەجیە ئەوەش دکتۆر سەروەرە سەروەر چاوشین کە ئێستا نەخۆش دکتۆر کوردۆ بەڵێ کوردۆ کاک سەروەت نیاوە سەروەت بەڵێ ئەوەش خۆمم دانیشتوم ئەوە لە کاتێک لە ئیتالیا بووم لەوانەیە ساڵی 1994 وانە بێ ئەو کاتەوە کە جازای سەردایەوە بەڵێ مامۆستا عەتا زۆر سوپاس دەکەین زۆر بەخێر بیتەوە هەمیشە جەنابتان هونەرمەندێکی جوان و هەمیشە هونەرمەندێکن پرتافەتاف ئەم بەڵێ ئەوەش وێنەیە بەڵێ ئەوە من بەنسبە خۆمە چووکە خۆم بەڕاستی حەزم لە مۆسیقا و ئەدەبیات و ئەوانە و ئەکسەرەتی ئەدیبان و شاعران و هونەرمەندان و ئەوانە ڕەفیقم بوون یعنی سێرمە کرد 4500 کورد لەو شارەیە لە وڵاتی بەریتانیا پێویستم بەوە هەبوو من موێ قسەیان لەگەڵا بکەم چۆن قسەیان لەگەڵا بکەم هەمویان ئەو بوو ئەو محەتەیەم دانا محەتەیەکی ڕادوویە لەسەر FM لە شاری کۆڤنتری پەخشمە کرد ڕۆژانە خۆم شتم بۆ ئامادا کرد و لێرەوە ئەمنار کتێبە بۆ هاتینی شاعران و هینی نووسەران و ئەمانە ئێتر ڕۆژانە 2 سعات تقریبان تەقدیمی ئەو بەرنامە کوردیەمە کرد لە وڵاتی بەریتانیا هەتا ئێستاش هەر ئەوە ماوە هەتا ئێستا ژەرماوە و من ئەو هینەم کردووە بە ڕەمزی ڕۆژی نەورۆز کە ببینرێت دەستخۆشی لەکەین مامۆستاجان سپاس دەکەم ئێمە هیچ گومانێکمان لەوان نییە کە جەناب هونەرمەندێکی گەورەی و شایەتی ئێستا بۆ ناین ئێمە ساڵانێکی درۆ دێش لەو بوارەیە جەنابتوان وەکو کەسێکی سەرکەوتوو ناسیوە خۆشەویستانم دانیشتن لەگەڵێەوە کۆتایی نایە بە هیواین ئەم شەومان بۆ سلێمانی جوانتر کردبێ لە ئاستی ئەو بەرپرسیارەتیا بین کە بتوانین جژنێک بۆ سلێمانی بژێڕین سلێمانی سەروەری هەمومانە مامۆستا عەتا جوانی پێکا ئێمە لەم شارە لەدایک بووین ڕسکاوین بەرخودانمان کردووە هەوڵمان داوە ئەوە نەیتوانی بێتمان ناوی سلێمانیمان جوان کردووە لێرەوە سڵاو ئەنێرین بۆ سلێمانی فەرموو مامۆستا فەرموو ئێمەش من بە ناوی هەموویانەوە زۆر سوپاسی جەنابە بۆ ئەم دەرفەتە سوپاسی هەموو کارمەندەکانی کۆرسات و ئەمە بەڕاستی شانازی بوو بۆ ئێمە کە ئەو دەرفەتەمان پێبرا زۆر سوپاس زۆر سوپاس مامۆستا گیان من جاریش کەش بە خێراتنتان ئەەکەم سڵاوە نێرین بۆ سلێمانی سڵاوە نێرین بۆ گەڕەکەەکانی یەکە بە یەکە باگەڕێکێک نەڵێن و یەکمان بی بچێت چونکە هەمویان ناوازن هەمویان ئامێزی گەرمی دایکایەتین بۆ ئێمە عادەتی بەرنامەکەش وایە کە ئەبێ ئێمە هەمومان پێشەوەی کۆتایی پێبێنین بە یەکەوە وێنەیەگەگرین بۆ ئەوەی شیلانەکان بتوانن لە دوای ئێمە ئەم وێنەیە
ببێ بە وێنەی دوێنێ و قەدری بزانن و وەکو چۆن ئێمە ئێستا وێنەکان کۆنەکانی هێنینە پێشەوە ئەم وێنەی ئێمەش بە ساغی و سەلامەتی ئێوە ببێ بە وێنەیەکی کۆن و ببێتە وێنەیەکی دوێنێ و لە داهاتوە سیر بکرێت. جاریش کە زۆر بە خێراتنی یەکە بە یەکەتانەکەم بە هیوام ئیشاڵا گەشتر بن و یادی سلێمانیش بەرز و پیرۆز بێ، یادی 229 ساڵە. ئازیزانم ئەم بەرنامەیە تایبەتیش کۆتایی های تا بەرنامەیەکی کەش بەخواتان ئەسپێرم شەوێکی شاد.